بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت لە بەرنامەی سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام. ئەمڕۆ کە 18 ڕەمەزانە، سوپاس بۆ خۆی گەورە گەیشتوونێتە 18 و الحەمدولله بە سەحەتی باش و لە خزمەت کاکەدانا و سەرجەم ئەم براز و خۆشەویستانەیە. ئێمە سڵاوێکی زۆر زۆر گەرم ئاڕاستەی یەواکەین. خی گەورە دوعاکانتان گیرا بکات، سوژدەکانتان نزیک بوونەوەی تەواوەتی بێ لە خی گەورە، و هەروەها ڕۆژۆکانتان بە قوبوڵ و بە پایانێکی زۆر زۆر باش بگا ئینشاءالله. سڵای خوا لێ بکات. سڵای خوا لێ بێت مامۆستا شێخ فاتح. تەندروستیت باشی، حاڵە تەندروستی باشە. جگەل لەوەی 18 ڕەمەزانە، ئەمڕۆ کۆتایی هەفتەی و پێنجشەمەیە و شەوی جومعەیە. ئەبێ ئەوە لە یاد نەکەین کە سەڵاوات ئەم شەو وسبێنێکە ڕۆژی هەینیە زۆر گرنگە. ئیتر لە دوای نوێژی ئێوارە و عیشا و خۆ دەزانی بە شەوی هەینی دروستەوە نیە لە شەرع. شەوی جومعە سڵاوات زۆر زۆر باشە. ڕۆژی جومعە هەر زۆر زۆر گەورەیە لەگەڵ سڵاواتە سوورەتی کەهف. هەتا فەرمودە کاکدانە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سوورەتی هودیش هەیە، یعنی ئەوە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سوورەتی هودیش بخوێنە، سوورەتی یاسین کە لە جومعە. بەڵام زۆرتر وارد ئەوەی واردە و زیاتر هاتووە سوورەتی کەهف. جگە لەو سونەتانەی کە هەیە لە ڕۆژی هەینیە، نینۆکردن و خۆشوەردون و بۆنی خۆش لە خۆدان و جلێکی ڕێکوپێک لەبەرکردن و زوو چوون بۆ مزگەوت، ئەمانە هەموو گرنگە. بەڵام لەسەر و هەموویەوە بیرمان نەچێت لە دوای بانگی عیشاوە ئیتر سەڵاواتەکانمان زۆر طبعا کاکدانە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەنە زووە ڕۆشتن بۆ جومعە لەبەرەوەی کە ئەو خێرە گەورەیان دەست بکەوێت. ئەفەرمێ دوای نوێژی بەیانی بۆ نمونە چۆتەوە ماڵەوە، شتێکی ئەگەر خواردویانی خواردوێت یەکسەر خۆر نەکەوتۆ گەڕاوەوە بۆ مزگەوت. لەو کاتەوە چاوەڕی نوێژی جومعی کردو تا وەختی جومعە. سەحابە هەبوو ئاوا ڕێک بە پێچوانەی ئێستەوە. کاتێک ئەچی فریای وتاروشت ناکەوی لە دوعاکانایە و مامۆستا دەسەکا بە خوتبەوانە. دووبارە سڵاوی خواتان لێبێت بینەرانی عەزیز و خۆشەویست. سوپاس بۆ خوا کە ئەمڕۆژ دەرفەتی پێبەخشین لەگەڵ ئەم ستافە عەزیزەی پشتی کامێرا لە پرۆگرامی سی گەوهەر. ئەمڕۆژ بە ئێوەی عەزیز و خۆشەویست لە خزمەت مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا شێخ فاتح پرۆگرامی ئەمڕۆ بەڕێوە بین بەو هیوایی کە سوودی هەبێت بۆ هەموو لای خۆشەویستان. ئەمڕۆ لە دوو تەوەری جیاوازی پرۆگرامەکەماندا لە سی گەوهەردا دوو گەوهەری گرنگ ئاماژە پێدەین. ئەویش لە تەوەری تەندروستیە کە ئەمڕۆ تەوەری تەندروستیمان پێش خستووە، هەنگاوەکانی باشترکردنی خەو لە ڕەمەزاندا. مامۆستا شێخ فاتح، لە ڕەمەزانە هەموو بەرنامەکانی ژیان بە جۆرە لە جۆرەکان تێگەچن. یەکێک لەوانە من ضمنیها خەوە. بزانین چۆن خەو ڕێکخینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، کەی بخەوین، کەی هەستین، چۆن تەندروستە لە ڕووی دەرونیەوە بۆ مێشکمان نەخەوتن چ زیانێکی. ئەمانە ئەبێ هەموو باسکەین لەگەڵ ئەوەی کە بەرەو قەدری ژەڕۆین لە کاتی قەدرە زیاتر خەوەکە، ینی سیستەمی خەو تێگەچێ. ئەبێ لەگەڵ پزیشکێکی پسپۆر لەم بوارەیە بێگومان قساکەین. لە تەوەری دووەمانەوە لە تەوەری ئاینیدا تێگەیشتنی مسلمانان لە حەقیقەتی خواپەرستی، ئەمیش بە میوانداری مامۆستایەکی بەڕێزی ئاینی گفتوگۆ و گەنگەشاکەین. ئەمیش بابەتێکی زۆر زۆر گرنگە، دەبێ ئاگامان لێبێ. مامۆستا شێخ فاتح، ئێمە هەمووی یەک دوو شەوێکمان ماوەتر پێنی نەشەوانی پیرۆزی قەدرەوە. خۆی پەروەردگار چۆن تەمەنی پێبەخشین بۆ ئەوی بگین بە ڕەمەزان، خۆی پەروەردگار تەمەنیشمان پێبەخشێ بگین بە شەوانی پیرۆزی قەدر. ئێمە و بینەر و بیسەر عەزیزەکانمان هەروەها یەکێ بین لەو بەندانەی کە لە کۆتایی مانگی ڕەمەزانە عیتق منە النیران، ئیتر ڕزگارمانە بێ لە ئاگری دۆزەخ ئینشاءڵڵا. خۆشەویستان، ئەوانەی کە خێرەکەن، ئەوانەی کە یارمەتی هەژارانیان زۆرن، و ئەوانەی خێریش کۆکەنەوە یارمەتی هەژارانێن ئەوانیش کۆمەڵێکن. لەنێو هەمویاندا دەستگایەکەیە، دەستگای سۆمای چاوان کە بە باوکی مناڵانی بێباوک مامۆستا ناوزەن دەکرێت، کە کۆمەڵێک خوشک لە شار و شارستانی هەرێمی کوردستان ئەم دەستگایە بێگومان بەڕێوە بن لە ڕێی ئەو سەدەقە و خێر و خێراتی کە موسڵمانان، خێرخوازان، خواپێداوان ئەی بەخشنە دەستگای سۆمای چاوان، ئەوانیش زۆر بەدڵسۆزی
زۆر بە ئەمانەت زۆر بە جوانی پێشکەشی مناڵانی بێباوکەکەن. وێ مامۆستا شێخ فاتح وازم معلومی جەنابیشتە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموودەی شیرینی هەیە لەبارەی ئەوەی کە ئەو کەسانی کە هاوکاری مناڵی بێباوکەکەن لە ڕۆژی دوایە من حەزەکەمەوە تۆ ئاماژەی پێ بکەیت. طبعا دەستخۆشی زۆرمان بۆ دەستگای سۆمای چاوان کە گرنگی بە مناڵی بێباوکەدەن و ئەم ڕێکخراوە خێرخوازیە ئینشاءالله پەرە پێدەن و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کاکدانا کە مانگی ڕەمەزان مانگی خێر و سەدەقات و چاکەی زۆرە مسلمانان زیاتر دڵیان نەرمە بۆ سەدەقەکردن خوا بەرەکەتی زیاتری شەبارێنێ ئینشاءالله بەسەریانە ئەم دەستگایە بەسەر بکەنەوە ئینشاءالله کە کۆمەڵێک مسلمانی باش ئەم کارە بەڕێوە بن و ئینشاءالله گەیەنە شوێنی خۆی بە ئەمانەتەوە و دیاریشە ئەم ئیشانە کاتێک ئینسان سەدەقەیە خێرێکی هەیە بیدا بە دەستگایەک بە شوێنێک باشترە تا بە شخصی تەوزیع بکرێت. بەڕاستی ئەمە ئیشێکی زۆر باشەوە ئەم کارە ڕێکخراویانە زۆر خێرێکی گەورەیە خۆی گەورە بیگەێنێ بەوانە و هەروەها سەدەقەیەکی جاریشە کە تۆ بەردەوام بۆ نمونە مناڵێک کە لەم دەستگای سۆمای چاوان بۆ نمونە یارمەتیەک وەرەگرێکەکان جلی جەژنی بۆکڵێ تۆ دڵی خۆشەکەی لە دوا ڕۆژە بەڕاستی ئەم کەسە هەر خێرێ بکات خێری ئەم مەجموعەیەوە خێری ئەوانەی کە ئەم خێریان کردو ڕاست یعنی کەسەکە لەوانەیە 50,000 یارە 100,000 یارە ڕۆشت و وەفاتی کردو بەڵام درەختێکی بەرداری بۆ خۆی بەجێ هێڵاوە بە تایبەتی مناڵی بێباوەک مناڵی بێکەس بەڕاستی زۆر جێگەی خۆیەتی لەم زڕوفە خراپەی شاکە ئێستا ینی داهات کەمە موچە نییە خەڵک موچە دراوە باڵێ ینی زۆر وەزعێکی خراپە و بازاڕە چۆڵ بووە لەبەرەوە لاکردنەوە لەم چینە زۆر گرنگە ساڵم وازم ئەفەرمێ بەم دوو پەنجەی ئاماژاکە فەرمێ من و ئەوەی کە کافیلی یەتیم لە بەهەشتا ئاوین پێکەوە دەیتر ئەگەرەتانەوێ لەگەڵ پێغەمبەرە ئاواهی بن صلی الله عليه وسلم هاوکاری دەستگای سۆمای چاوان کەن خێر و سەدەقە و زەکات و سەرفترەکانتان بدەن بە دەستگای سۆمای چاوان لە شار و شارۆچکەکان بۆی کە ئەوانیش بە ئەمانەتەوە بیگەێنن بە مناڵانی بێباوک ئێستا لەوانەیە بەشێ لە بینەر و بیسەر برسێت چۆن ئەم دەستگایە بدۆزینەوە یان لە ڕێ چ ژمارەیەکە و پەیوەندیان پێ بکەین ئێمە پاشەوەی کە چوینە لای شێف نەریمان و هەندێک قسە و باسمان لەسەر خواردنی ئەم ڕۆمان کرد ڕکلامێکی دەستگای سۆمای چاوان دابەزێت بە وردی ژمارە تەلەفۆن و کۆمەڵک بابەتی تیاتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوە دوایی پەیوەندی بکەن بە ڕێکخەران و بەرپرسانی دەستگای سۆمای چاوان چینە لای شێف نەریمان مامۆستا وەڵاهی با بچین زانین چیەکە کاک شێف نەریمان سڵاوی خوارد لێبێ سڵاو لە تۆش کاک داناجان تۆ باشی شکر خێربێن سەر چاو بخێر بێن تۆ باشی قوربان حاڵ و حاڵت تەندروستیت دەستی کردو بە ڕازانەوە باڵە بڵێ بەتەشی دەستم کردو بە ڕازانەوە لێسا ئەمڕۆ چیمان هەیە چی بۆ بینەرەکان ئامادەکرد و بۆی فێر ببن و بەڕاستیش بۆ ستافەکەی کە دوای ئەمێنەوە دوای بەربان بزانین ئەوەی ئەوانەی ئەمێنەوە زانین چییە خۆن سەرەتا سوبێکی پیاز و جەزەرمان حازر کردووە لەگەڵ کرێم تەبخەیە کرێم تەبخە چییە؟ ئەم کرێم تەبخە بۆ نمونە شیرە لەگەڵ خامەیە تێکەڵاوە کرد باز ئەم بە شێوازێکی تر دروستکراوە حازر کراوە ئەمە بە حازری هەیە شتێکی تازەیە دو ئەوەش برنجێکی دۆلفینسیما لێناوە بە قیمە بەچی؟ بە قیمە بەڵێ بۆریشە برنجەکەەوەی یەقیمەکە زۆر باش بە قیمە لێمانەوە زەڵاتەیەکی پەڵپینەشمان هەیە پەڵپینە ئێمە زۆری ئەکوڵێندێ بەڵام پزیشکە بەڕێزەکان باز لەوەکەن تەنانەت ئاواژ وەکو سەوزە لە ناو زەڵاتە مامۆستا شێخ فاتح تامی خاو نییە بە ئەتوانی استفادەی لێ بکەیت ناکاشێرجان ئەتوانی نەیەڵی تام خاوە بات ئێمە ئاوی لیمۆمان هەیە هەرابێتەوە سرکەی سێومان هەیە ئەمانی بە بەکارێنین بەڵاشتێکی زۆر باش ئەمە چی و چیە پێکاتە بخورێ زۆر باشە بەتەکید ئەوە پێکاتەکەی پەڵپینەیە سەرەکیەکەی بەڵە سەرشەکەی پەڵپینەیە جیازەرە کەلەرمی سوور و سپیە لەگەڵ کاهوە تەماتەشی تیا ئەمەش ئەو شێوازەش ڕازاوە نانە و سوور کراوەتەوە بەڵێ ئەو لە فەتوشە ئەمەیان چییە؟ ئەم وەڵای میوەیە کە ئەمە حەزرەکەم بۆ ڕازانەوە زۆر چکەچکی فڕنەکە دێ لە دوامەوەسە شێخ فاتح فڕنەکەمان چیتیایە؟ فڕنەکەمان مەحشیەکمان هەیە مەحشێک بە پەنیری مۆزارێلا ئەمە شێوازێکی تازەیە خۆم دروستەکەم
ماشي تاسە پەنیری پێوە نەکراوانی ئەمان هی خۆتن ئەمەی خۆمە بەڵێ داهێنانێکی خۆمە بەڵام پەنیرم بۆ زیاد کردەوە من ئەمە پەنیری بەسەرەوەیە ماسە شەفاتح ڕۆژی سێشەمە باسی پەنیری مۆزەرە لامان کرد بیری ماوە بۆچی بەکاری ناوەکە بیر نەماوە کاک شێخ من دارم قایمەی بۆ کەنیا بە وەرەقە کلاسیکەکەی زوو یا خێزانی بە مەسنجەر واتسەپ بەڵێ یەک قایمەی بۆ نێرە و ئیتر ئەوە چێت لە مارکێتەکە ئەی خوێنێت و شتەکانێک بۆ بیری نەبوو مەسنجەر و هین تاسە کلاسی وەرەقەیە قەت مام مساوات لێ نهاتوو لە مارکێتەکە دەستکەی بە جیرفانتان نا هینەکە وەرەقەکە بێنێت تەلەفۆنەکەی تێکسەر پێتەڵێنەوە ئەگەر قسەی لەسەر پەڵپینەکە بکەین چونکە شتێکی زۆر بەس کاک دانا پەڵپینە بە تایبەتی ئەگەر ئاوا خاو نەبێ من تاسە نەبخواردەوە ئاوا وڵی میوار لە ماڵ لێرە نابوو گۆچانی داناوە پەڵپینە ئەگەر هین بکرێت یعنی لە ماڵە دروست بکرێت شێوازەکەی باسکەی بۆی خوشکانی بەڕێز یعنی ئەو تام خاوی نەمێنێت پەڵپینەیەکێکە لە هەرە شتە زۆر باشەکان ڕۆژیسمی ئینسان این تەسەوڕ کە لە ئەوروپاش زۆر ئیتیمای پێدەن و پزیشکەکان زۆر قسەی لەسەرەکەن کە ئێمە ڕەنگە زۆر جارە قسەمان زۆر لەسەر نەکردێرەوە و دکتۆرانی کە هاتوون زیاتری خۆراکی خۆزگە قسەیان وڵا ئێمە لە بەرنامی پایم ڕۆژ قسەمان لێ کردووە دەتوانی ئەگەر شتێ باسی پێ جا من حەزەکەم بەجێ بێڵم بۆ شێف چکە ئەو هەم ئامادەکردنەکەی هەم سوودەکانی ئەم پەڵپینەیە بە دووسێ شێواز ئامادە ئەکرێت پەڵپینە جگەل لە شلەکە بێلەوە قەبیلاتیشی هەیە ئەمە من قەبیلاتیش هەیە و زەڵاتشی هەیە ئێستا ئەتوانی بە مانوس بیکەیت ئەمە خۆ مانوس خۆی خاوە بەڵام چیەکەی تۆ سیری بۆ ئیزافاکەیت ئەو سیرە تام خاوەکەی نایڵێت یانێک تۆس ئاوی لیمۆ تام خاوەکەی نات بەم شێوازە دروستەکرێت بە لەگەڵ مایانوس ئێستا تۆ ئەمڕۆ مایانوس و سیر و ئاوی لیمۆ بەکارێنەوە بەڵێ لەگەڵەوە پێکاتەکەی ناوێت دەستخۆش بێ وڵی ئەوانی کە ئستافی لێرە بەتەما بن شەو بچن بۆ تەراویح یا شەو بگەڕێنەوە بۆ ماڵەوە بۆ ناو ماڵ و ناڵێن نابێت لەەوە خۆنچکۆ سیری لە ماڵ هەر بۆنی دێ بەشی خۆی نانەکە بۆنی ناوەڵی من ڕۆژ زمانیان باشە من ڕۆژەکان لێرە سیرە دانابوو ئەوە ڕازانە بووتەوە هەر سیرەکەم لابرژێت سیرەکەم خوارد باشە میوە و شت بوو ئەوە زەڵاتە بوو خواردم چوومە ماڵەوەتیان و سیرە خوارەوە نەک سیرەکەش کاکە بۆ سیماڵەوە شێف نەریمان ئێمە لە کۆتایی و لە ناوەڕاستی پرۆگرامی شاردینەوە لا بزانین خواردنەکان بەچی گەیشتن بەڵام ئێستا لای خۆشەویستانمان نازانم لە چ کامێرەکە وڵا ئەلەم کامێرەوە وابزانم لای تۆ ئێکاگەرکان ئەمەیانە باش خۆشەویستان وەک لە سەرتاوە لەگەڵ جەنەی مامۆستا شێخ فاتح باسمان کرد دەستگای سەومای چاوانێکێکە لەو دەستگانی کە لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لە ڕێی لەقەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە هاوکاری و سەدەقە و کۆمەکی کۆکاتەوە بۆ مناڵانی بێباوک جا ئێوەش ئەوانە کە خوا پێداون هاوکاری ئەم دەستگایە بکەن بۆی کە ئەوانیش بیدەن بە مناڵانی بێباوک وەک فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خۆی ئەفەرمێن لە ڕۆژی قیامەتا من و ئەو کەسەی کە سەرپەرشتی مناڵی بێباوکەکە دوو پەنجەی ئاوا لێ کردووە ئەفەرمێ ئاوا هاواین. دووبارە سڵاوی خواتان لە بێت ئازیزان و خۆشەویستان ئیتر کاتیەوە هاتووە لەسەر تەوەرەی یەکەممان کە بریتی بوو لە هەنگاوەکانی باشترکردنی خەو لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆڕی دەرونی قسە بکەین با پێشوازی لە کاکتۆر بکەین. فەرموو کاکتۆر. عليكم السلام ورحمة الله وبركاته. دكتوري ورئيس بخير بيت. سرچاو كان فرم. بخير بيا أخو. فرم أمسي باز. فرم قربان. بخير كاكتور جان. دكتور جان بخير بي. تندرسيتان. لقل مانك رمضان وروجو. باشنا الحمد لله. الحمد لله. نخش كان يو كاكتور لمانك رمضان. بتايبتي جنابتان كبسپۆڕی بواری دەرونین نەخۆشی دەرونی زیادەکە بە ڕەمەزان کەمەکات ڕەمەزان سوودی هەیە بۆ حاڵەتی دەرونی خۆی لە ڕاستیەوە بڵێ کەم و زیادی نەخۆش هەرکەمەکە لە ڕەمەزان لەبەرەوەی خەڵکی توانای نەبێتە کلینیک و عیادەکان بەس بڵێ داتایەک وەرگرتی بێ لە ڕەمەزان توشبوون کەمەیە زیادە ناتوانم بڵێم هیچ شتێکمان هەیە لەو بارەیەوە بەزێ ماڵین نەخۆشی دەرونی ئەوەی کە توێژینەوەی لەسەر کراوە هەندێکیان سوود دەبینن
هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە ئێمە سوود لە ڕەمەزانە بینێ ئێمە خۆمان تەشجیعیانەکەین مەسەلەن بۆ نمونە نەخۆشی خەمۆکی کە خەمۆکی بێ تەشجیعەکەین بە ڕۆژوو بێگوڵێ بە ڕۆژوو نەبێت ئەگەر ڕێگەی لە دەرمانەکان ڕێگری لێ دەکات بەڵام نەخۆشیێکیشمان هەیە بەڕاستی بنە لێرە باسێکم بۆ خەڵکی گوێ لێمێ نەخۆشی دوو جەمسەری ئەگەر زوو هەڵی یابێت و سەری هەڵابێتەوە باشترە بە ڕۆژوو نەبێت لەوانەیە ئەو نەخۆشی کە بنێڵم هەڵایەتەوە ئەوکو بوو تۆ ئاساییە لەباری دۆخی ئاساییە نەخۆشیش نیشانەی نییە بەس دەرکەوتووە چەند بەحسێک دووبارە هەمان نەتیجە ناوە کە ئەگەری سەر هەڵدانەوە بە ڕۆژوو زیاترە بێت لەم گرفتانەیە ئەگەر نا بەگشتی بۆ زۆرێک لە نەخۆشیەکان سوودیە ئەمە خۆمان ڕێنماییانەکەین مەسەڵەن بۆ تۆ ئاساییە باشتریشە بە ڕۆژووبی سوودی بەس بڵێن کەمیەکاتەوە پێویستمان بە توێژینەوەی ورد هەیە تا بزانین پێوتر ڕێژەی نەخۆشیەکە سەر هەڵدانی لە ساتەکانە ئەوش بابەت بەڕاستی توێژینیش قورسانی ناتوانێت بە ئاسانی لە کۆمەلگایەکە لەسەر کۆمەڵە کەس بکرێتکەنا گرنگە ئەوش بەڕاستی گرنگە ڕێژەی سەر هەڵدانی لە مانگی پێشوو چۆن لەگەڵ ئەم مانگایە چۆنە بەس بڵێن ڕێژەی سەردانی تەواو ڕێژەی سەردانی زۆر کەمەکات چکار خۆمان ڕێنمای نەخۆشەکانەکەین دوای جەژن سەر بنەوە بۆی کە ڕەمەزان کاتێکن چاوەڕوانی و ماندوو بوون و چشتی ئێوانە ئەوانە ناڕەحەتە بێت زۆر باشە کەواتە با من پرسیارەکەی کاک شێخ بە دیوێکی ترا بکەم برسێتی و تینوێتی فاکتەرێکی باشن بۆ بە کۆی گشتی بۆ نەخۆشی و گرێ دەرونیەکان یان فاکتەرێکی باش بین بۆ دەرونی ئینسان بۆ دەرونی بۆی دەرونی خۆی ڕابێنێ فێریکە و وەکو ئارامێکی پێ ببەخشێت و لەسەر سەبر و ئارامگری شتێکی زۆر باش بۆ هەموو مرۆڤێک بۆ دەرونی چونکە تۆ لەوە فێرەبی کۆنتترۆلی هەڵچوونە بە هێزەکانت کە حرە بە هێزتری کۆڵچوونەکانی تونیەتی برسێتی جنس کە ئەمانە بەهێزترین هەڵچوونی بەهێزترین پاڵدرن ئەفۆن لە مرۆڤە تۆ بتوانی ئێستا ئەوانە کۆنتترۆلکەی ئەتوانی خەم و خەفەت و تووڕێی و بێزاری و بێتاقەتی و ناڕەحەتەکانی تر کۆنتترۆلکەی بۆ نەخۆشەکانیش لەوانەیە هەندێک گرفتمان هەیە بەڕاستی تەسیراتی تێبکە هەندێک گرفتمان هەیە کە ناڕەحەتتریکە بۆ نمونە مەسەلەن ئەگەر کەسێک خەمۆکی هەبێ لەوانەیە مەسەلەن خۆی تووڕە بێ ئەم تووڕێی لەوانەیە بەهۆی ئەم گرفتەوە هەندێک جار زیاکە یا مەسەلەن پانیکی بێ بۆ نمونە پانی گرفتێکە جاری وایە دەمی وشکە ئەم دەموشی بنوانێت سەر بکێشێ بۆ ئەوەی کە هەستی تۆقینەکەی بۆ بێتەوە بەڵام بەگشتی بۆ دەرونی مرۆڤ زۆر سوودی هەیە بۆ هەندێک نەخۆشە گوتم زۆر سوودی هەیە مەسەلەن کەسێکت لە ڕاوکەی هەیە کەسێکە فۆبیای هەیە کەسێکت خۆمۆکی هەیە زۆر یارمەتیەدا زاڵ بێ بەسەر خۆیان زیات بتوانێت چونکە بەڕاستی بیانی بڵم ئەو برسێت و تونیەتی کە هەیە بە هەمووی کۆکەیتەوە دوو ڕۆژ لەسەرێک مرۆڤ بە ڕۆژوو بێ ناگاتە یەک دڵتوندی کە لە نەخۆشی کە ئابا هەیە زۆر ناحەزە زۆر ناڕەحەتە ناگاتە ئەوەی کە کەسێک لە ڕاوکە و قەلەق و ترسێکی زۆر بەهێزی هەیە کە ناتوانێت بەرگی بگری یا فۆبیایەکی هەیە بۆ یەکە فێری ئەمە بێ وردە فێرە بێ لەسەر ئەو ناڕەحەتی و نائارامیانی تریشی بتوانێت زیاتر سەبر بگرێ و بەرگە بگرێت کاتور پێشەوەی کاکدا بچینە سەر باسەکەی خۆمان حەزەکەم کاتور جەنابتان کە پسپۆڕن لەم بوارەوە اختصاسانەوەیە کەسێکە کە ئابەی هەیە یعنی سەکە سوکاری بۆی ڕعایەتی بکەن بۆی ئاگایان لێبێ بۆی دڵنەوایی بکەن ئەم نەخۆشیە دەرونیانەی هەیە تەسویر و وێنای ئەو حاڵەتە چۆنە کەسێکە کە ئابەی هەیە یعنی ئەم کەسە لە چ جۆرە دڵتەنگیەکە لە چ جۆرە حاڵێکە تا بزانێت چۆن چاودێریەکرێ و بزانێت چۆن فەرامۆش نەکرێ خۆی لە ڕاستیە ئێمە زۆر جار خەڵکی پرسیارەکە نەڵێن چیتە ئەڵێ نەخۆشی دەرونیم هەیە ئێمە وەکو ناو نزیکی ناوی 360 نەخۆشیمان هەیە وەکو نەخۆشی دەرونی یەکێک لەو نەخۆشیانە یەکێکیان پێوترێن خەمۆکی گەورە خەمۆکی بۆ خۆی بە 3 شکل دەرەکەوێت بە 4 شکل تقریبا بە 4 شێواز دەرەکەوێت یەکێکە پێوترێن خەمۆکی گەورە کە ئێستا بەربڵاوتری جۆری گرفتە لەسەر ئاسی دنیا نەک لە نەخۆشی دنیا لەسەر هەموو گرفتەکانی تری سەر زەویە نەخۆشی خەمۆکی بەربڵاوترینیانە لە ڕووی توشبوونی مرۆڤەوە ئەگەر نەخۆشیەکانی شەکرە و زەخت زیاترە بەڵام کە مرۆڤ زیاتر تووشیانە بە لە ژیانە ئەتوانین بڵێن بۆ پشتەکە گشتی کەمەوە مامۆستا باشترە چ کاتێک ئێمە پێویستمان بۆیە بڵێن گرفتێکی دەرونیمان هەیە بزین سەردانی پزیشکە سەردانی چارەسەرکارکەین خۆمان چارەسەرکەین ئەمە گەنا خەمۆکی و باسیکەین هەر بۆ خۆی خەمۆکیلانە بە دوو بەرنامە بتوانین جا کۆنتترۆلیکەین بەس ئێمە من بە ئەمە جواب بەمەوە هەر کاتێک هەر نیشانەیەک لە مرۆڤ دروست بوو جا نیشانەکە دەرونی بوو جەستەیی بوو ڕەفتاری بوو مەسەلەن وەکو دڵتوندی وەکو قەلەقی وەکو بێتاقەتی وەکو ترس وەکو تۆقین
یا وەکو مەسەلەن شت بێتە بەرچاوی یا وەهم و خەیاڵاتی هەبێ یا بیرکردنەوەی نەرێنی زاڵ بێ بەسەریا یا ڕەفتاری تونند و تیژ و هەڵچوونی هەبێ یا ڕەفتاری مناڵانەی کرد یا وەخۆ هەندێک نیشانەی جەستەی وەکو سەرێشە و لە شێشە و سکچوون و ڕشانەوە بەڵام ئەگەر نیشانەی هۆکاری جەستەیی نەبوو لەم نیشانانە ئەم نیشانانە وای کرد لە مرۆڤەکە بێزار بێ بەدەستیانەوە نەتوانێت بەرگی بگرێ نەناخی هەست بە ناڕەحەتێکی زۆر کە هەست بە قەلەقی و بەتاقەتی بکە سەبات بەم نیشانانە کە تووشی بووە یاخود وای کرد کار کاتە سەرژیانی پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانی و پیشەیەکانی ئەگەر ئەمەمان توش بوو هەر کەسێک بوو هەر نیشانێکمان توش بوو مودەیەکی خایان بۆ نمونە لە هەفتەیەک تێپەڕی باشترە ئەمە بەدەم خۆیەوە بچێ ئەمە پێویستی بە هاوکاریە بەموت بە مەرجی سەرچەکەمان ئەوەیە ئەم نیشانانە ئەم ناڕەحەتیانی کە لە مرۆڤ هەیە کاری تێ بکە ینی بۆ نمونە دڵتوندی مرۆڤیش ئاسایی هەیەی تووڕێی مرۆڤیش ئاسایی هەیەی قەلەقی مرۆڤی ئاسایەتی یەکێک لە نیشانە هەرە توندە دەرونیەکانی مەکە هەمان ببریتە لە هەلوەسەوە گوێ لە سەوتێکە شتێکەتە بەرچاو نابینی نییە لە واقع ئاسڵی نیە بوونی یان شتە بوونی ئەسە من کەسێک بێن لە دانیشتوە کەسی لێنە بەزەی بینم ئەم بە قوترین نیشانی دەرونیە دی مرۆڤ یاسایی تووشیە بێ کاتی ئێمە هەر کەسێکمان لە خەو هەڵەسین سەرەکی کەسە بانگەوە چێ بوو ناوی هێنام کەسیش نییە گوێت لێیە لە کاتێکە کەسی بانگی نەکردووی یاگە تۆزێک چای خۆمان هەگڵۆفی نەسەرکەش دێتە بەرچاو ئەوە چی خۆی چش نییە بۆیە گونجێ نیشانەکان هەمویان ئاسایی بن هیچ کێشەیەک دروست نەکا بۆ مرۆڤ بەس ئەگەر ئەم نیشانەیە وەگوی باسم کرد کاری کردە سەر ژیانی کەسەکە بێزاری کرد باشتر لەم کاتە بچێ ڕێنمایی و ڕاوێژ وەربگرێ بۆچی هەتا زوو بچێ نەتیجەی باشترە مشکلی کۆمەلگای ئێمە ئەمەیە خراپە بێت تەواو کەسەکە باری دەرونی ئەشڵەژێ ینی ئەگە بە ڕقم پێت بڵم چەندم هەیە دوای 10 ساڵ کە گرفتەکەی زۆر سادەیە دوای 3 ساڵ گرفتێکی زۆر ئاسانی هەیە 20 ساڵمان هەیە 20 ینی کەس هەیە بەهۆی ئەم کارەساتە بەداخۆ جینۆساید و ئەم ڕووداوی کیمیا بەرنەشتەوە بانەڵم کامیانە هاتووە دوای من لە 2017 تشخیصم کردووە کە ئەمە بەهۆی یەکێک لەو کارەساتانەوە تووشی PTSD بکە گرفتێکی دەرونیە یعنی تۆ بیرکرد دوای 30 ساڵەن جا هاتووە لە کاتێکە ژیانی لە ناڕەحەتیە بە ژیانی شێواوە بۆچی ئێمە کەش هەستی پێ ناکەین کۆمەڵگا ئەی بێ بەلایەن دکتۆری باوەڕی بەلایەوە جەڕاح بە هەزار مەشاکیل سەرکە نەتیجەکە ئەوە یان دوای خێن بە هۆکاری تری ئاینی مەسەلەن بە تێنەگەڵەت تێگەیشتن بۆ خوراافین کراوەتە ناو ئاین و تێی خزێنراوە مەسەلەن کە هیچ پێوەندێکی بە مەسەلەی ئاینیشەوە نییە مەسەلەن ئەوڵە ئەمە فلانی جمەجێ چوو ئەمە سحری لێکراوە ئەمە چاو لێ یاوە جا قورئانە پیرۆزە یەن بەسەر ئەو کەسایی خوێنەوە من بەڕاستی بڵم کارەساتی گەورەی دروستکە چەند کەسێ من چەند قورئان لەبەرە ترسێ ئەڵە تۆ جەفەر حەزم بە قورئانی گوێی لێ ناگرم ینی قورئان ئەلا بذیکر الله تطمئن القلوب وای لێ هاتووە ئێستا نا ڕاکەندەی چەندمان هەیە ئەمە بۆ بە هەڵەتی گەیشتنە مەمانەوە قورئان چاکنی قورئان زۆر سوود بەخشە قورئان زۆر باشە یەکرا بە تیجارەت و بازرگانی وڵێ من خۆم قسەرم بێشە بێتاقەت من قورئان خوێنم لێ ئەگرم بۆ نە ینی مشتێکی زۆر بە هەمومان ئاسوودەیمان پێدا چونکە بەڕاستی تطمئینە بەس ئەمانە هەمووی ئەوە یا قسەی خەڵک کۆمەڵگا مەچۆ بەلای دکتۆری دەرونی دەرمانەکانی مدمین تەکا و پی فێرەبی و ئالوداوی زۆر من نەخۆشەکە تۆ زەفەر پی فێر نابڵم وڵی من بچەنێکە 12 ساڵە من لە بواری پزیشکی دەرونی ئیشەکەم کەسم نبینم مدمین بە دەرمانی من ناشبێ جێژە ناکە خەڵک ئەم خورافە کۆمەڵ خورافە هەیە ئێمە بە کۆی معلوماتی کەمی خۆم بەکەم زانستی خۆمان خزیانتوتە ناو بواری پزیشکی دەرونی یان خەڵکیش ناهاقینە من لۆمە کەس ناکەین کەسێ بڕۆی بەمانەش هەبێ مانە نە کەسێکە نەقسی هەیە نا کۆمەڵگای ئێمە لە بچووکیەوە بارە هێنرین وا گەورە ئەکرین قاوغێکمان هەیە کە بەم خورافانە چواردەوری یاوین تۆ قورسە لی دەربچی بەڵام مانایەوە نیە ئێمە نەتوانین بەڵێ توان نیە خەڵک هۆشیار بۆتەوە خەڵکێکی تە قسە لەسەرم بابەتەکە ڕوونکردنەوە ئەدا ئەو تیجارەتی بەڕێزت باسێکە بنەم تیجارەتە دەرچین ئەبێت تێ بگەین تیجارەت زۆر جار خەڵک وازانێت تۆ جەفەر خۆ پارە وەرناگرێ خۆ تیجارەت مەس پارە نیە تیجارەت ناوبانگە من ئەو ناوبانگێک مێسمێنی خۆم کاندی دەکەم شتێکەکەم بەناوێکی شتێکی لۆ جۆر مەرج نە ئیلا مادەبێ بۆیە بەڕاستی گرنگە ئەمە پێ خۆشم پرسیارەتەکە ئەمە گرنگە ینی ئەم بابەتانە بەڕای من ئەگەر هەفتەی داهاتوش کەسێک بێن لەسەر ئەم خورافانە قسە بکەن خەڵک نازانێ بۆچی ینی هۆکاری نەبوونی خورافە چییە هۆکاری یەکەمی نەبوونی معلومەیە زانیاریە ڕاست نیمانە زۆر باشە دکتۆر بابەتێکی گرنگ بوو پرسیارەکەی مامۆساش وەڵامەکەی تۆش بۆی بچین ناو بەرنامەکە ئێمە باز لە ڕێخستنەوەی سیستەمی خەوەکەین بێگومان خەو پەیوەندی بە مێشک و دەرونیش پەیوەندی بە مێشکەوە هەیە بێگومانوانی مامۆستا شەخواتە دکتۆر زاناشر باسێکی لەو بابەتەمان لەگەڵا کرد لە ئەڵلقەکانی پێشوو بەرحاڵ لە ڕەمەزانە کەس نییە ینی ئەوانی کە بە تایبەت نەبێ هەڵەسن بۆ شەو نوێژ و قیام و لەیل ئەینە کەس نییە لە سەعات 3 و 4 و ئەوانە مامۆستا شەخواتی هەستێت و نام خواویان خۆی حازرکە ئەم هەستان لەوە چ خەوی لێ تێک بچێ خۆی ئەسڵان درەنگ خەوت و دوای هەڵەسێتەوە دوای دەوامی هەیە ئەمانەوێت لەسەر ڕێخستنەوەی سیستەمی خەو قسە بکەین و بچین ناو بەرنامە گفتوگۆ بکەین بەڵام کاتی ناوبڕی یا با بڵێن ڕکلامی بازرگانیە ئەچینە لای ڕکلامی بازرگانی دواتر بەردەوام خۆشەویستان
سیگەوهەر بەردەوامە بێت ئێستا چینە لای ڕیکلامی بازرگانی. بەڕێزان سڵاوی خۆی گەورەتان لێ بێ وەجارێکتر هاتینەوە خزمەتتان لە بەشی تەندروستیە کە لە خزمەت دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆڕی دەرونی و باسکردن لە هەنگاوەکانی باشترکردنی خەو بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە کە خەوی خەڵکی یەکسەر کتوپڕ خەوتێکەچێت چکە بۆ نێوی کە پارشێ و هەڵەسێت و ڕەنگە زۆرینەی خەڵکیش کاتۆ ڕانەهاتی بۆی کە لەو نیوەشەوە هەڵسێت مدەتی سەعاتێک بوون سەعاتونی جاری وایە کەسەکە بە خەبەرتان نوێژی بەیانیەکاتەوە چۆن ئێمە هاوسەنگی بکەین لە ئەم مەسەلە بەتایبەتی خەو چۆن ڕێکخینەوە یا ئەو تێکچوونەی خەوە هیچ زیانێکمە پێگەێنێکە کەم پارشێ و هەڵەسین و بەتایبەتی لە شەوەکانی قەدریشە دوایی زیاتر خەوتێکەچێت چۆن پارسنگێمە بکەین. خۆی لە ڕاستی هەسان لە خەو لە پارشێوانە بۆ پارشەوکردن وەکو بڵی لایەنە خەوەگی لەوانەی خەوی مرۆڤ تێک بدا بۆ مانای کە مرۆڤ لەو کاتە کە ڕانە هاتوو پێی هەڵەسێ لە خەوت ینی سیستەمی خەوتنی تێکەدات لەو ڕۆ ڕاستە بەڵام لە ڕوویی ترەوە کە ئێمە خەو مرۆڤ ئەخەوێت خەوتن ئێمە ڕێژەری کە بە تەمەنی خۆمان ڕێژێک لە خۆمان پێویست ینی چەند ساعتێک لە 24 ساعتە پێویستمان پێێتی حکمەتی خەوتن لە مرۆڤ چییە زۆر لەکدانەیەک لەوانە بریتێ لە جێڕان و دووبارە هاوسەنگی بۆ پاشماندووبوون و ناڕەحەتیەکان بگەڕێتەوە دۆخە ئاسایەکی پێشوو خەوتن ئەتوانێت مرۆڤ ئەمە مشتێکی قسەیەکی زانستیەکە مرۆڤ لە ماوەی سەعات و نیوێکە هەر 5 قۆناغەکەی خەوتیە پەڕێنێ ینی من بە سەعات بەر 5 قۆناغەکە تێپەڕم ئەگە بم بڵێنم باشترە لە ئێستاە ئەوانەی کە لە ڕەمەزانە بە ڕۆژوو من باشترە پێش سعات 11 لە دوای 11 بخەون هەتاوەکو و سعات 3 و 4 خبریان بێت و دووەرەوە کاتە دوو سووری خەوی تێپەڕاندوە کە خەویی مرتاحە کە خبرێ بێتەوە هەست بە ئەگە خۆت دەست بخەوێ باشترە ئەگەر کەسێک بێ بەیانی نەخوێتەوە پاشان لە دوای ئەوە کاتێکە هەڵەسێ بۆ پارشەوە تەوان پارشەوێگە کات خواردنێگە خۆ خواردنێک کە پێویستە بیخۆ کە ئەزانێ بۆ ئەو گونجاوە بۆ بەربانگەکی خواردنێکی قورس نەبێ و لەسەر خۆ شوێنەی بیخوا بۆی زەرەی لەدە دواتر نوێژەکانی بکات نوێژەکەی نوێژی بەیانی ئەکات و 20 دقەیەک ئەوەسێدی ئاتاوەکو ئەم خواردنە شوێنێکە گریا ئەو دوور دەبەرەوە ئەوواچێ ویجنا ئەوەی کە پێویستە ئاسوودەیەکی گەدەی بۆ بجێڕێتەوە دواتر بخەوێتەوە باشترە بۆ ماوەی 2 ساعتێک بۆ ئەم 2 ساعت بۆی کە بزانین سوورێکی خەویتر تێپەڕێنێتەوە ئەو کاتە کە هەڵەسی بینی مرۆڤ کە 2 ساعت 2 ساعت کاتۆ مرتاحترە بەزەگەل لە ناوەڕاست لە دوای ساعت لەسێن دەخۆتەوە شەکەتینەوە ئەیشی ناڕەحەتی بۆی ئەم باشترە بەس ئێستا ئەمە بەرەو دەی کۆتایی ڕێنە بێ قۆناغە شازەکەمان بگۆڕین بەڕاستی ینی تەشەوی پیرۆزە بە پێی شەریعەت و دینی ئیسلام باشترە مەسەلەن مرۆڤ بە پێی دین تاوەکو پارشەو نەخەوێتەوەوانە شۆ بەخەبەر بێتەوە بەڕام پێویستەکە قەرەبووی ئەمە بکاتەوە چونکە ئەو خەوەی دوای نوێژی بەیانی کە مرۆڤ لە دوای 5 لەوانە 5 و چارەك بڵێن توانێت بچێ بخەوێت نوێژوشتی کرد دەبێت 5 کاتە 5 تقریبا بتوانێت بخەوێت لە 5 شەو بخەوێتەوە تا 8 ئەگەر فەرمانبەر بێ ئیشی هەبێ ئەیتیار خەو نابێ بەڕاستی بۆیە پێویستەکە پێشتر قەرەبووی ئەم خەوە بکاتەوە جا ئایا لە ڕۆژانە لە نیوەڕۆیە قەرەبیەکی ئەو خەوە ئەکاتەوە یا خودت باشترینیان ئەوەیە شەوانە کە نوێژی عیشای کرد و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی خۆش بووە کە لە دوای عیشا مەسەلەن مرۆڤ خەوێنەک پێش عیشا لە دوای عیشا بتوانێت 2 ساعتی کە لەبەردەستێکی سا عیشا باشە یعنی تا نزیکی 9 لە دەترای هەموو شتێک تەواو بێ بۆ پیاوان بۆ ئافرەتان بتوانێت 9 بۆ 11 ئەو 2 ساعتە ئیسراحەت تێ بکات طبعا فرێشێکی زۆر بچگوتمان پێڵن هۆمیۆستیسیس یعنی هەمە هاوسەنگی دروستەکاتەوە شەویش ئەتوانێت دانیشە باشتر مەسەلەن لە دوای 11 هەڵەسێت بۆ مزگەوتیان لە ماڵی خۆیان شەوەکە زیینووە کاتەوە ئەمە توانێت بەم شێوازە بێ و بەس ئەبێ نیوەڕۆژ دیسان و قەرەبی کاتەوە چونکە هێشتا بۆ ئێمە تەمەنیشی کە مەسەلەن مرۆڤی کامڵ و پێگەیشت و خەو بەلایکەمەوە بێ مرۆڤ بۆ 7 ساعت خەوت بێ لە شەو ڕۆژەکە هیچ نا 6 ساعت خەوت بێ لەم دۆخەنە ئاساییانەیە کە مرۆڤ تووشێ بێ بۆی ئەو هاوسەنگی بۆ بگەڕێتەوە ئەنە چونکە ئێمە بەشی کێشەی تەرکیز و سەرنجدان و بیرکردنەوە و فکر و ئاڵۆزی و تووڕێ ئەوانەمانە بێ هۆکاری شێوەیە کە تێرخەونە من چونکە نەحەساوەتەوە جەستە مێزوازانی خەوتن تەنها لایەنە فیزیۆلۆجیەکەی نییە لایەنە فیزیۆلۆجیەکەی ئێمە کامڵ کاتەوە جەستەمان بحەسێتەوە دەروونمانە حەسێتەوە تەنانەت باز لەواکری خەوتن بۆ خۆی بریتێ لە پرۆسەیەک بۆ پاکردنەوەی مێشک لە پاشماوەکان چونکە مێشک جیاوازە پاشماوی مێشک جیاوازە لە جسمی ئینسان مێشک جیاوازی هەیە پاشماوەکان چۆن پاکەکاتە لە ڕێی دەمارەکان لە ڕێی خوێنەوە
جیاوازێکی هەیە ناڕەحەتە بۆیە خەوتن ئەمەشمان بۆەکە خەوتن یاد گەمان بەهێزەکە خەوتن مێشکمان ئاسوداکەتەوە زۆر ترمان پێبەخشێ لەبەرەوە بۆیە باشترە بم سیستەمە بڕۆین مە گوتم دەشەوی کۆتایی باشترە پێشەوەی بچێتە تەراویح بخەوێ هەم مێشکی ئیستراحەتەکە ڕفرێشە بێ متوانێت عیبادەتەکەی خۆشی باش بکە لە نوێژی بەیانیە باوێشک ناداوە پرس بێتەوە لای هاتەوە ڕاستەوخۆ بخەوێتەوە تر و کاتە پێویست ناکەم بڵە قورئان خوێن چونکە پێشتر قورئانی خوێندووە لەو کاتە ناتوانم بەربانگ زووتر پاشۆ زووتر بکە مثلا دێتوانە شەو بۆ نمونە لە وڵاتی ئێمە ئەویش کە ڕۆتینیاتەکەی وایە کە خەڵک لە مەسەلە نەسا زۆربیان سێ ئەگەڕێنەوە ماڵێتەوە دوونی و مزگەوت بەتاڵە بێتەوەوانە دوونی کێت و زوو پارچەوەکەی بکە مەسەلەن نەخەوێتەوە لەو کاتە نوێژی بەیانیە هەڵەسێتەوە دووبارە تێگەچێتە زووتر مەسەلەن بیکە عیبادەتێکە کە شتێکەکە خۆی مەشغوڵەکە دوای کە نوێژی بەیانی کرد بچێتەوە بخەوێتەوە بۆوتم نیوەڕۆژ بتوانێت چونکە بەڕاستی خەوی نیوەڕۆ زۆر مهمە بەتایبەت پێش بانگی نیوەڕۆ نیم سەعاتێک ئەمە توێژنەوەی زانستی لەسەر نەک دەرهاتین بێ و لە بینی نیوەڕۆ بۆ عەسرە بتوانێت 2 سەعات لەوێ بخەیە من 2 سەعات بەلامەوە گرنگە بۆ گوتم سووری خەوەکانی تێپەڕێت تۆ بە چواریا ڕۆیشتویت نەجات بوو هەرچەندە مرۆڤێک گەرماندوو بێ زووتر قۆناغەکان تێپەڕێن هەچەنە ینی ئەوە ئیشی ئەمە نییە بەڵام بەشێک مامۆستا شێخ فاتح لە زانایان باس لەوەکەن هەڵە تێگەیشتنی تقریبان هەبووە لای ئێمە بەوەی کە دەشەوی قەدر مانای وایە کە ئیتر لە ئێوارە و عیشاوە ئێمە نەخەوین حتا مطلعی الفەجر وانییە ئەو ترێ بەشە لە زانایانە فەرمونون خۆی ئەسڵ با بڵێن لەیلەتول القەدر سێیەکی شەوە ئەو سێکی کۆتایی شەوە ینی بۆ ئەوەی جەنابەتە فەرموویە گەر ئینسان لە تەراویح هاتەوە تا سەعات 11 و بشخەوێ تا 12 بشخەوێ گرفتێکی نابێ کاک دکتۆر من ئەمێ پرسیارێکی تر بکەم خەوی خواردنیش تێگەچێ سیستمی خواردنیش بێگومان تێگەچێ لە ڕەمەزانە خواردنی ئێوارەمان و لەگەڵ خواردنی پارشێوانمان تا چەند ڕەبت و کاریگەری هەیە لەگەڵ خەومانە ئایا خەومان باشتر بکە یا خەومان بزڕێنە و خەومان خراپ بکە تەبەتەن وەکو هەر جۆرێکی تری خەو ئێمە ئەوانەی کە مەسەلەن بۆ نمونە پارشێوان باشتر پێشێوان ئەو خواردنانەی کەوا ئەکا مرۆڤ بە ئاگا بێتوانە پێوتە بروو ژێنەرەکان کەمتر بخوا مەسەلەی چاو قاو و مەسەلەی بیپسی و ئەو بابەتانە کەوا کە مرۆڤ بە ئاگایی زیاتر بێت ئەوانە کەمتر بخوات چونکە خەوتنەوە لە پارچەوە قورسترەوە لەوەی کە لە ئێوارە نەشوا خەویتەوە دووبارە چاوت ناچێتەوە خەوم بە ناڕەحەت دەچێتەوە بە خواردنی زۆر نەخۆوە قورس نەخوا خواردنی قورسێک کە بتوانێت کە گەدەی وا لێ بکە مەسەلەن زۆر جارەوە ناخوا ینی چەند جارێک بچێ بۆ توانێت بێتەوە ینی وا لە خۆی نەکات چەند جار خەوی بەتابەت ئەوانە ئەمە بۆ کەسی ئاسایی کە هیچ کێشەیەکی نییە ئاسایی زۆر جار ئەخەوێ بە ئاسانی چێتەوە خۆ بەس بۆ کەسێک کە سترێسی هەیە کەسێک کە خەوی نائاساییە کە خەوزڕانی لەگەڵایە باشتر خواردنی قورس نەخوا بۆ ئێواران کێشەیەکمان چونکە ئێواران تەنزیمە بێ زوو نانەخورێ ینی مەسەلەن سەعات 6 و نیو سفرە حازرە هەر کەسێک درەنگیش بێ حەوت تێری خواردو پاڵێتەوە ئیتر حەوت تاوەکو دوای 11 4 ساعات ئیتر هەرچی خواردبێ بەشی خۆ زگرینە لەو بینە خواردنێک نەخوا کە دیسان و تاثیر کاتەوە خواردنەوە خواردنانە کە خەو دەزڕێنێ نابێ بیخوا کەمتر ئەوانە بخوا کە خەوزڕێنەرن لە مرۆڤەکان نەخەوێت یان لە پێشتانە ساعاتە پێشەوە بچێتە سەر جێگای خەوتن شەو دیسانەوە مەسەلەن کۆمەڵێکی تر خواردن بخوا ئەوانە باش نییە چونکەوە خەوەکەی قورسەکە دواتر ناتوانێت چای بە ئاسان بچێتە خەو بەڵێ کاتور نەوعێک لە خۆ هەیە کاکدانا ئینسان جارێ لە ڕەمەزانەوەی تووشە بێت کە کەم بخەوێت ئێستا بۆ من ژنابە باسی پارشێوە کرد هیوا هەیە تا پارشێو دانیشێت ئەمە لێتە قەدرەکەێت دوایی نانێکە خوا ئەڵێ زووە جارێ بۆ نوێژی بەیانی ما یەک تۆز بخەوم کە تۆزی ئەخەوێ ینی ئەڵێ بە تێڵاش خەبەری نابێتەوە اینجا کە هەڵیشە سێ زۆر شەکەت و ینی هۆشی بەلای خۆی نییە ئەو خەوە چییە کاتۆ ئەمەشم پێکردیانی تۆ بە ئاسانە چیتە ناوخۆی قوڵەوە لە قۆناغەکانی قەوی قوڵە مرۆڤ لەو کاتانەیە گنای خۆ ناوی وای خۆ ناوی خەوی قوڵە ینی ناو قوڵایی خەوە ئەمە چۆتە قوڵایی خەوە کە خەبەرتە بێتەوە لە دۆخێکیش زۆر شپرز و نائارامای سەرنج بێمە دوو جۆر خەونمان هەیە خەونێکمانەی خەونی شپرز و شەپڕێەوە کە مەیجمان بیر نامێنێت پارچە یا خەوی ترسناکە یا ترسیێنەرە لەم قۆناغی خۆنانەشتووەدا زیاتر ینی لە قۆناغی ئاتە خەون لە قۆناغی کۆتایی ڕۆ بەس لەو قۆناغەش هەندێک جار ڕوەدا بۆی لەو کاتە کە خەبەرتەکەنەوە تەبعاً مێشکت ماندووە هیلاکە ینی خەوەکە قوڵقوڵەکە خەڵتەکەنە شتێکی ترە بەس لە قۆناغێکی ترمانەیە ڕیم کە ئەوەی کە تۆ تێرخەو داواریش پێ هەڵێ زووپیان و توتیانە لە پڕبانی مەکەنەوە شێت بێ زۆر تەسیری هەیە بەڵام بیزەمت کە تۆ خەبەرتە بێتە لەو کاتە ناڕەحەتە ناحەزم مێشکت ئامادە نییە بەس قۆناغێکی خۆمانە پێڵەن ڕیم ینی ڕپت ئای موڤمنت ینی قۆناغی خێرای چاو پەلەپکەسی مرۆڤ کە خەوتووە چای پەلەپەلەکە لەو قۆناغەیە مرۆڤ
هێندەی بە ئاگایی جسم و دەروون مێشکی چالاکە بۆیە کە لەو کاتە خەبەریە بێتەوە ئیشکالەتی شوێ بۆ دروست ناکە بڵێ زۆر خەواڵ و زۆر ئەوەیە باشترە و مرتاحترە ئەو گوتمەگە تۆ مەسەلەن دوو سۆڕی خەوتیە پەڕانە بێ هەڵەسێنن ئاسانترە بە زەوی نەچۆتە سۆڕەکەی نەگەیشتۆتە ناوە ڕاستی خەریکە دەست پێ خێراژە ڕواچووکە سەریعترە لەو کاتە خێرا چێتەنە کە کەوتە ناویەوە تۆشتێت هەڵ ناسێت طبعا ئەو نوێژیە چێنێژی بەیانی چوە فاتحە بەس زۆرن ئەوانە زۆر ڕۆدە بەتایبەت لە مەسەلەن لە نەوجوان و لە گەنجان و لە مناڵان ئەوە زیاتر ڕۆدە لەو تەمەنانە چکەوان زەعیفترن لاوازترن و بۆیە ئەڵێن ئێمەڵێن پێشتر خەوتە بێ هیچراحەتی کرد بێ مێشکی هادی بێ بۆی پارچە و زوو داوای خەو نەکە درەنگ بیکە تا نوێژەکەی کە دو نوێژی نەچێگەنە خۆقی چەکە مرۆڤ نوێ ساعتیش پێش بانگ بتوانێت بخەوێتەوە بەس ئاتوانێت هەڵسێتەوە ئەوەی مشکلەکە واچێتە قوڵاییەوە قورسە بێ کاتۆر ئەو حاڵەتە پرسیارێکتر هێنێتە پێشەوە هیچەوەیە کە خەڵک چۆن بانگ بکرێت لە خەو ئیسەجاروێت ئەوکو باسمان کرد لە کتوپڕایەکێک بانکی ڕەنگە دڵی دەسکا پەلەپەل یان وازانشتی ڕوویا و ئەدرینالینی بەرزەبێت ینی ئەم چۆن بانگ بکرێت دایکێک چۆن مناڵەکەی بانگ بکات خۆی کورداوی خۆمان بەزمێکی خراپمان هەیە جێڵێ هەسە درەنگە درەنگ نییە خۆی درەنگ نییە نیوەڕۆیە هەڵەسیانی درەنگە فریان ناکەوی هەڵەسێکە جارساعتی ئەنی چی فریان ناکەی ئەوە زۆر خراپە ئەوە زۆر ترسناکە یەکسەی تۆ ترسەوە دەست پێکەی چۆن خەبەریکەن تەمان باشتر وایە لەسەر خۆ بەهادی بچیتە لای کەسەکەەوە ناوی بێنیت فلان کەس ناوی هێنی هەڵی بسێری بچێکم زۆر خۆشە نیام کچ زۆر خۆشە کچەکەتم زۆر ئاساییە ئەوەنە هەستن ئانیا مەسەلەن زوو بەس دووسێ جار هەڵەسێکسە خەبەرێ بێتەوە بەس ئەو زۆر قورسە مەزن چەند جار خۆی لە بەتەنەکە پێچێ هەستە کچم مەسەلەن ناوی ئەڵێ چەند جارێک لەسەر خۆ بەهادی هەڵنەسا دەسێگەنی بەسەر ئەویستم ئەو پرسیارەکەم یەکەم جار بە هەست ینی لەمس بە دەست لێدان باشترە دەنگەکە باشتر یا یەکەم جار دەنگەکە باشترە چونکە دەنگەکە گوێبیستە بێت لە دووری خۆیەتی بەس لەمسەکە ڕاستەخۆ لە سەرێتی لاانە تر شتێک لەسەر سەرێتی لەسەر دسمێتی بۆیە کە بانگی یەکەی ئەمەوە نەبوو بەدەست مەسەلەن بە هێواشی لەسەر خۆ بۆ مناڵ بەتایبەت کە نەیتوانی هەڵسێ ئاسایی دایکی باوکی بڵێ دەست دەگرم چونکە زۆر توندی لە خێزان لە پەروەردگار سەرەوە خۆت باستە و دەبمند و دەستی بگرێ مەسەلەن بیکاتە بە ئەوەش ئەوەی کە بەپی تەمەنەکانی خۆی مەسەلەن مناڵی تۆ 18 ساڵ مناڵ نییە 18 ساڵ پیاوێکە و شتێکی عازبە بەس مەسەلەن لەسەر خۆ بەم هادیە وەکتم سەرەتا قسەی دواتر هەڵنەسا لی نزیک بێتەوە مەسەلەن بە دیاریەوە تۆزێک بوەسێ ئیتر ئەمە قۆناغا ئاساییەکە جەڕەس و ساعاتمان خرا باش نییە هیچ کێشێکی نەجەڕاست بەڵام دەنگی زۆرە دەنگێک بێ کە یەکەم ینی زۆر بەرز نەبێت دوم ئەلەرمێ بێ سەوت مۆسیقای بێ کە ینی هادی بێ نەکو هەمان بانکردنە هەمان بانکردنە بەڵام بیزەبەت ئەو لەژێر سەرێک هەڵە بەزیێتەوە تەپانەوە زۆر زەنگ ئەم شتان لە مرۆڤ ئامێنێتەوە ئەوانی زۆر جار ئەمە لەو کاتایە تۆ نێتەکە خراپ نییە و بۆ داینەوە خەبەری بێتەوە بەس ئەم ترسە لە مشکی ئامێت جاری وایە بە شتێکی سادەتر سەوتێکی کەمتر هەڵە بەزێتەوە لە شوێنەکە جارە بە ئاگاش ئەم شتێک تووشە بێ بۆیە باش نییە ئەگەنە نا لە دوورەوە دای ئەنە سەعاتێکە بە دەنگێکی لەسەر خۆ ئەنجە دەنجێکی خۆش بەسە لەسە هەر مەسەلەن مادەم ڕەمەزانی قەچەکە بانگ دانم لەسەری با سەڵتی بانگ بە بانگ خۆشی شەو مشکیشی هادی ئەکاتەوەوانە قورئانە دانەکەی خوێنێ لە ناکەیەکە لە سامتێکە و دەنگی قورئانێگێت هەڵەسێتەوە ئێمەوەکو ئەنتیبایۆتیکەمان لێ کردووە ینی چووکە بە عیلاجی قورس دەست پێکەین بۆ نەخۆشی ئەمەش ئابم هێمنێ دەست پێکەی قەت هەڵناسێ جا لە هەمووی خۆشتر من تەجربەم لەگەڵ شتێکە کاکشە قەت مۆبایل و سەعات و ئەوانەی کە بۆ لە نزیک لای بیت ئەڵێ ئێستا هەڵەسم لە دوور خۆ داینێ هەستە بچۆی بکوژن یەک جارە هەڵەسیتە سەر پێ کاکتۆر لەسەر تەنزیمکردنەوەی خەو تا چەند دوورکەوتنەوە لە ئامێرەکان ئەمەرە زیرەکەکان یۆک و مۆبایل و ئایفۆن و ئایپاد و تەلەڤیزیۆن تەنانەت یعنی ئەمانە شەو تا درەنگ لە ڕەمەزانە ئێمە سەیریانکەین پێیانەوە مەشغوڵبوونیان پارشێوان هەڵەسی لەگەڵ نان خۆڕنەکە یا کاتێ ماوە بە مۆبایلەکە تۆ یاسی تەلەڤیزیۆنەکەی ئەمانە تا چەند خەو تێگەدا وڵی ئامێری ئەلکترۆنیەکان لەبەرەوەی هەمووی شاشێ وێنەیە تیشکە تەمانە بێتە هۆیەوەی کە تێکدانی خەو هەموو وێنێ لە مێشکە ئەمێنێتەوە لەوانەیە ئەم وێنانە دواتە تەسیر کاتە سەرەوەی کە خەوی لێ بکەوێت لەوە خراپتر جاروی هەواڵێکی ناخۆشە جاروێت ڕووداوێکە بیر لەکەی وێنەیەکی تراژیدی وێنێکی ناخۆش مەسەلەن پارشەوە تۆ ساوی سیرەکەی حکوومەت بڕیارەکەی وایە موچە دواکە دیسانەوە مەسەلەن ساوتی موچە یەکشەمە دووبارە نازانم موچەداوشەکە تەبانەوە قەلەقیەکە کەسێکی پێویستی بە پارەکەیە بۆ پێنجشەم ئەمڕۆ پێویستی بۆ شەمە پێویستی مەسەلەن قەلەقە بێت و دووبارە ئەترسێتەوە ناڕەحەتەوە شو بۆ خۆ بۆ خەیاڵەوە ڕاکشیتەوە خەوتە زڕێ پێش خەو مرۆڤ مێشکی ئارام بێ من هەموو جارێکوانە کە خەویان ئەزرە پیان وەڵم بۆ سەعاتێک
ماوەی ساعتێک پێشەوەی بخەوی شاشە مەبینە شاشە ناڵم مۆبایل ئایپاد و تەلەڤیزۆن هەر شتێکی تر کۆمپیوتەر ساعتێک دوورکەوەرەوە نیو ساعت پێشەوەی مەسەلەن بخەوی یا ساعت پێشەوە کتێبێ بخوێنەرەوە چونکە خوێندنەوە چاوهیلاگەکە بۆ مانای مانوو بێ و مێشکیش و دەوردە داوای خەوەکە بۆی بخەوێ اینجا بچۆرە سەرجەکەی خەوتنەکە وای لە دێو کەسە خەوەکەی ئارامترە بێ بەسکە تۆ ئەمە زۆر کەسمانە مۆبایلەکەەوە تو ڕاکشێ نەکەەوە ئەوە بورێتەوە ناخەوێت هیچی بوو خەوتن نێوانە هەمووی بورانەوەی بەسەر مۆبایلەکەەوە بەسەر دەکەوێت ئەنجا خەوی لەکە سەرێکتری گرنگ ئەگە چوونە سەر جێگا جا سعات 11 بوو دەبوو ئەگە بە قسەی ئێوەمان کرد و بە قسەی شەرعمان کرد زوو خەوتین کە بەداخەوە خەڵک زۆر ئاوا دروست ناخێت یان پارشێ و خەومان زڕا و خەومان لێ نەکەوت تەپوت لێ ئەم دیوەکەی ئەو دیوەکەی سرە گۆڕی ینی هەر خەو لە ناکەێت باشین حاڵە دەوێت لە جێگەکە بمێنیتەوە یا جێگەکە بەجێ بێنی خۆت بە شتێکەوە مەشغوڵکەی تاوەکو خەوت بۆ دێو بێتەوە ناو جێگەکە بەڵێ خۆی ئەگەر بە ڕۆژوبی جیاوازیشی هەیە تا ڕادێ بەڵام ئەگەر چوتە ناو جێگاوە مەیاساکەیە لە ناو جێگایت ئەم دیوەگەکەی ئەگاتە نزیکی چارەکێک 20 دقیقە لە ڕۆتینی خەوتنی تۆ زیاد بوو هەمانە بە 5 دقیقە خەوی لەوە بە 2 دقیقە لەوە بە 10 دقیقە لە ڕۆتینی خۆی لایدا لە ڕۆتینی ئەو هاتە لە دوای چارەک و 20 دقیقە نائاسایی مرۆڤ خەوی لێ نەکەوێت لە مرۆڤی ئاسایی لە کاتێکا وە گوتمان خەوی پێویست بێ ئێمە شتی ترمان هەیە مەسەن کەسەکە ئێوارە خەوتووە مەسەن خەوتووە سەخ لە خەوایە تاوەکو بانگەدا لەسەر شەو خەوی لە ناکەوێتەوە تەوان شتێکی ترە دواکە ئەگەر خەوی لێ نەکەوت لە ناو جێگای ماوەی 20 دقیقە نیم ساعتێکی خەیان باشترە هەڵسێتەوە لە جێگاکە بڕوە چالاکیەک بکە چالاکێکی ماندووکەر نا مثلا ئەگەر بە ڕۆژوو نەبێت بچێت پەرداخی ئاو بخوات ئێمە زۆر جار ڕێنمای خەڵکەکەین کو پێ شیر بخوا یا پەرداخێک ماست بخۆ ماستاو بخوا ئەو دوانە مادەی تریپتۆفانێت یاکە یارمەتی خەوتنەدا بچێ ئەوە بخوانە هەرسا ئەم بە ڕۆژووە مەسە ناتوانێت ئەو بکە هەڵسێ بڕوە بچوڵێ کتێبێک بێنە کتێبێکی سادە شتێکی کەم بخوێنێتەوە نەچ دیسان مۆبایلەکە بکات شتێک بخوێنێتەوە ئا مۆبایلەکە نابە مەسە شتێک بخوێنێتەوەوانێ 2 دقیقە پیاسێ بکە مثلا توالێت بکە شتێ بکە دووبارە بچێتە سەر جێگا چونکەمانەوە ئەتوانێت ڕەحمەت لێ بەزە لە دینی شتێکی زۆر ئاسانکاریمانی زۆرمان هەیە لە دکتۆر مشۆ نوێژنەوە ژیانم لە ناوە چوو بەم بێخەویە زۆر شتێکی مهمە نوێژی دوور کات نوێژەکە مثلا ئاەتی قورئانە خوێنێتەوە اینجا دووبارێتەوە ناو جێگا بۆ ئەمە ئاڵین وا بکە بۆ نەمێنێتەوە لەبەر ئەگەر مرۆڤ زیاتر لەومە بێهیواترە بێت لەوەی کە خەوی لێ بکەوێت بەس ئەم جارم حوالی دووەمیان هیوای جەشتا هەیە کە بخەوێ جەشتی ترمان هەیە مامۆسا هێماڵێن مەسەلەن چی بکڵێن کە خەوتی بیست بخەوی خەو لێ نەکەو لە دینە زیکرەکان هێشتێکی زۆر باشە لە ئیسلام مەسەتوانێت ئەسکارەکان بخوێن ئەستەغفر الله سبحان الله بەس لە مێشکانێک لە زمانە چکە زمانەوە کاتەوە حرەکەت هەیە ماسوولکە جوڵە لە مێشکی ئەو شتانە بڵێت ئەگە نەیتوانی ژمارە ببژێرێ مەسەلەن بەعکسەوە هەر تەرکیزی بە قوتەکەەوە ناخوێ ئەو خراپ والله من شوێک لە سەو هاتمە خوارەوە ئەوزانی بۆ باشە ئەوەش ئەکرێ بەس ئەمیتریان باش دەکەن ڕۆی دەسەرەوە ئەو زۆر واکە چۆنە بێ هیلاک بێ و نازانێ کە تۆتە ناوخەوە دەسچاو خۆش بێمە کاتمان گرتیت و قسەی زۆر باش کرد و بۆ هیوای کە بینەرەکانمان سوودیان خۆش بێ دەسچاو خۆش بێت زۆر سپاس دەکەین عزیێتمان نای خوا لەگەڵ خوا دکتۆر جان حافیز بێ خوا تەمان کاک شێخ ئێمە خۆدەزانی بەرنامەی سیگەوهەر سپۆنسەرمان هەیە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفینسیە ئەچینە لای ناوبڕێک و دواتر ئەگەڕێنەوە زۆر باش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە بێگومان پێشوازیەکەین لە زۆر بەڕێز مامۆستا ئەرکان عەبدوڕەحمان قورئان خوێن بە جەنابیان تەشریف بفەرمێ هەروەها مامۆستا شێخ فاتح درێژەین بە تێگەیشتنی موسڵمانان لە حەقیقەتی خواپەرستی تەوەری ئاینیمانە مامۆستا جان بەخێر بێت عليك السلام بخير بيا اخو مصيب بڕێز بخێر بێ خێر بێ خۆشەویستان بێگومان ئێمە لە تەوەری دووهەمی ئەمڕۆی سیگەوهەردا بابەتێکی ئاینی گرنگمان هەڵبژاردووە و مامۆستایەکی بەڕێزیش کە بەڕێز دکتۆر ئەیوب زەڵمیە لەسەر ئەم بابەتە تێگەیشتنی موسڵمانان لە حەقیقەتی خواپەرستی قسە و گفتوگۆکەین مامۆستای بەڕێز با پێشوازی مامۆستاش بکەین فەرموون مامۆستای بەڕێز فەرموون السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دكتوري برز بخير مامۆستای بەڕێز یاخوا بخێر بخێر
باشن ما مصيبة باش قربان ما صار كان باشي والله سلامة الحمد لله باش نشكر ما صار كان يا اخوة بخير يا اخوة سر بريز امام رو تقريبا تايني قران خوێندنەکەمان كمان قوري لەگەڵ تەوەری ما وصايا داماندا خصمانە ناوەڕاست حەزەکە انشاءالله سەرەتاکەی بە قورانی پیرۆز دەست پێ بکەین خزمەتای فەرمو جاكات أعوذ بالله من الشيطان الرجيم فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون صدق الله العظيم. جزاك الله. ورزقت يا أخوة. بران أمي جوي من ترتيب كان مامۆستا گیانی خۆ بەخێر بن جنابی مامۆستا ئەیوب ئێمە پێمان خۆشە لە خزمەتیا بین تەمان مامۆستا هەموو کەسێ حەزەکە بە باشترین شێوە خواپەرستی بکات حەقیقەت و ناوەڕۆکی خواپەرستی بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کە خەڵک حەزەکە بگاتە چڵەپۆپەی ئیمانتیایە هەروەکو چۆن لاسەرووی هەموو ڕەمەزان کە نزیکی جەژ نەبێتەوە 27 ڕەمەزان و شەوی فەتح و شەوی بەدریتیایە وردە و تەعیباتەکان خەس و خۆڵە بێتەوە چۆن ئێمە خواپەرستیەک بکەین کە بەڕاستی لای خوا زۆر مەقبول بێ و زۆر پلەیەک بێ لای خوای گەورە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وأسوتنا محمد وآله وصحبه أجمعين. دەستخۆشی بۆ جەنابتان بۆ ئەم بەرنامە قەشەنگە سڵاو و ڕێز و احترام بۆ بینەرانی بەڕێز و عزیز خوای گەورە تاعاتی هەموو لا من قبول کە اللهم آمین. لە ڕاستیە عیبادەت بابەتێکی زۆر بایەخدارە لە ئیسلامە و ئەو پەیوەندیەیە کە بەردەوام مرۆڤی موسڵمان لە ناخیا لە زەین و لە هۆشیە زیندووە ئامادەیە و ئەبێتە مای ئاراستەکردنی مرۆڤی موسڵمان و عیبادەت بریتیە لەو درەختەی کە بەرهەم ئەدا بەرهەمەکەشی ئەوەیە کە لە گفتار و لە کرداریەوە واتە بۆ خەڵکی کە ئەوان بەرەکەی ئەچنن دەردەکەوێت.
ئێمە ئەگەر بمانەوێ عیبادەتێکی ڕاستەقینە حەقیقی بناسین ئەبێ جارێ پێناسەی عیبادەت بزانین چییە. عیبادەت بریتیە لە اتباع منهج الله في حركة الحياة. زانیان وا پێناسیان کردووە بریتیە لە پابندبوون بە پەیڕە و بەرنامەی پەروەردگارەوە لە هەموو جوڵە و کایەیەکی ژیانە. کەواتە ئەوەی کە تێگەیشتنێکی باو هەیە کە بە نوێژ ئەوترێ عیبادەت، بە ڕۆژوو ئەوترێ عیبادەت، بە حەج و بە زەکات ئەوترێ عیبادەت و خەڵک پێی وایە عیبادەت قەتیسە لەو چوار شتەدا، ئەوە پێیان ناوترێ عیبادەت. عیبادەت فراوانترە، ئەمە بەشێکن لە عیبادەت، ئەمە شەعیرەیە، ئەمانە دروشمەکانی بەندایەتین، واتە ئەمانە واجبن بۆ ئەوەی مرۆڤی مسلمان ڕامکەن، مەشقی پێ بکەن، ڕای بهێنن لەسەر عیبادەتە گەورەکە. عیبادەت پایەکانی زۆرن، بەڵام ئەمە پایە سەرەکیەکانی بەندایەتین. دروستە. چونکە ئینسانێک چەند باش بێ ئەگەر نوێژ نەکا، ئینسانێک چەند باش بێ ئەگەر ئەهلی ڕۆژوو نەبێ، ئەگەر زەکات نەدا، ئەگەر حەجی نەبێ و لەسەری پێویست بێ، واتە مخالفەی خوای کردووە، عیبادەتەکەی ئەو لای خوا پەسەند نییە. بەڵام ئەوەی کە گرنگە لە ژیانە ئەوەیە کە عیبادەتی ڕاستەقینە بریتیە لەو گۆڕانکاریەی کە بەهۆی ئەو دروشمانەوە بەسەر مرۆڤی مسلمانایە گفتار و کردارەکانی وان کە خەڵک خەیری لێ ئەبینێ، کە خەڵک چاکەی لێ ئەبینێ. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ئەهلی ئیمانمان بۆ کە ئەفەرمێ المؤمن من أمنه الناس، المؤمن آلف ومألوف ولا خير في من لا يألف ولا يؤلف. يعني أهل إيمان أو كسيك عامي خلق بشي وقشتيك لي أمينا أو أنا باكا أو أنا جوانا أو أنا خير دروية خلق لدستي أو زياني بيناقا لي أمينا أمانة دارة. وبراستي هيج كسيك باش نية ئەگەر وابێ خەڵک لەگەڵ یا هۆگر نەبێ، ئەو لەگەڵ خەڵکان نەگونجێ و طبیعەتێکی شاز و حەساسی ببێ. کەواتە ئەو عیبادەتە کە پێی ئەوترێ نوێش بۆ ئەمەیە، بۆ ئەوەی خەڵک لێت ئەمین بێ. المسلم من سلم المسلمون من لسانه ويده والذي نفسي بيده لا يدخل الجنة من لا يأمن جاره بوائقه. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي مسلمان او كسي مسلمانا لدستو زماني سلامة بزيانا سوين بو كسي جاني مني بدستا. پیغمبر فرمي عليه الصلاة والسلام ناچه تبهشتو او كسي كدراوسي كاني كان زيكي اون لدستي او امين نبن زيانيان بيبقى. كواتا براستي عیبادەت واتە فراوانەکەیە کە ئێمە لەلای خەڵک کە بە میزانی شەرع ئەو خەڵکە مسلمانە بە باشمان بزانێ، خێری لێبینی بین، زیانمان لێ نەبینێ، ئەوە بەڕاستی ئینسانێکی باشەوە، ئینسانێکی فعلەن ئەهلی ئیمانە. مامۆستا کەواتە توانین بڵین یەکێک لە بەرووبوومەکانی ئەو تێگەیشتنەی بەڕێزت باس کرد لە عیبادەت بەو فراوانیە، ئەتوانین بڵین ئەخلاقی چێکە لە بەرووبوومەکان؟ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ وەڵامی ئەو پرسیارەی داوەتەوە، ئەفەرمێ کێ لە ئێوە پلەیەک نمرەی سەدی هێناوە ئەکمەل المؤمنین ئیمانا ئەحسەنهم خولقا. یعنی ڕەوشت بەرزترینتان تەواوترین ئیمانی هەیە. دروستە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی. قورسترین شت لە تای تەرازوی عەبدا لە ڕۆژی قیامەتا بریتیە حسن الخلق، لە ڕەوشتی بەرز. ليبلوكم أيكم أحسن عملا. يعني إما بو أما بديهن راون هو دو فلسفي بديهناني مرقو جيان بو أما كواتب راستي فعلا آوايا إيمان لقل أخلاقا دوشتي آويزان وليك آلاون ليك دانابرن. إيمان شتك نية بشتك بيو عملي صالح شتكي تربيه. الذين آمنوا وعملوا الصالحات إلا الذين آمنوا وعملوا الصالحات إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا. كواتب راستي ما أقرب ما نبي مروفيك هەڵسەنگێنین بڵین یان خۆمان هەڵسەنگێنین بڵین ئەرێ من ئیمانم گەیشتووەتەکوێ ئەبێ سەیری ڕەوشتم بکەم. ڕەوشتە ئاوێنەیە بۆ دەرکەوتنی ئیمان. ئەگەر ڕەوشتی من ئەحسەن بێ ئەحسەنوهم خولوقەن وەک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی کەواتە ئیمانی من ئەکمەلە. ئەکمەل المؤمنین ئیماناً ئەحسەنوهم خولوقەن. یعنی هاوکێشەکە ئاوا هاوسەنگ دەوەستێ کە ئیمان کاتێک کامڵ ئەبێ کە
ئەخلاق کامڵ بێ. ئەخلاقیش بریتە لە چی؟ بریتە لەوەی کە دەرئەچێت لە گفتار و کردداری مرۆڤەوە بۆ ئەوانی دیکە کە بەڕاستی دراوسەیەکی باش، دوکاندارێکی باش، پزیشکێکی باش، هاوڕێیەکی باش، شەریکێکی باش، یعنی تۆ ئەبی بە کەسێکی باش خەڵک ئەڵێ تۆ باشی، چونکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە، ینی کۆمەڵگە محرابی ئەهلی ئیمانە. من هەمیشە ئەڵێم بەڕاستی جاری وایە ئینسان لی تێگەچێوە ئەزانێت زۆروتن لە زیکرەکانە هەموو شتێکە، زۆر سەجدەبردن هەموو شتێکە، بەڵام ئەوانە وەسیلن ئامانج نین بۆ ئامانجێکی تر. بۆچی وەذکروا الله كثيرا لعلكم تفلحون. ئەمە کەی ئەفەرمێ لە کاتی کرد و کەسابەتە. فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. خۆتە لە بازارە زۆر خواتان لەبیر بێ خۆتەوە تەماتە ئەفرۆشی، هی تەماتە ئەوەنەی بە هەزارە، بەڵام ئەستەغفر الله ئەستەغفر الله، ئەمە ئەستەغفر الله هیچ شوێنێکی ترە، ئەمە لێرە ئەبێ ئەستەغفر اللهی کردەیت ببێ سەیری ئەو نامەحرەمە نەکەی کە بەو ناواتێ ئەپەڕێ، کە دەستی ئەم مشتریە نەبڕی کاتێ شتت لێ ئەکڕێ، کەواتە ئەمەیان چییە؟ واذكروا الله كثيرا، سلوكە ئەخلاقە هەڵسوکەوتە کە من خوام لەبیر بێ بۆ ئەوەی ئەو نەخەڵەتێنم، بۆ ئەوی زیانی پێنەگەێنم، بۆی لی نەدەم، بۆی چاواشەی نەکەم، بۆ ئەوەی ماڵی داگیر نەکەم. ماوەسا هەر شعائرەکانیش وەکو جەنابە باسە کرد، إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، يعني زمینەی نوێژێکی زۆر باش ئەوەیە کە من زۆر باش بم، ئیستعدادی ئەخلاقی بەرزم بەرهەمەکەیم دەستکەوێ، یان فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. ئەمە ینی زەکات و ڕۆژیش هەمان شێوە. لەبەرەوە ماوەسا ئێمە چۆن ئەم خاوەنی ئەم ئەخلاقە بەرزە بین، خەڵک جار وایە بە شتێک ئەوێرێت کە ئاسانە، بەس بەوە ناوێرە جەبر الخەواتر بکات، یعنی دڵ ڕابگرێت. چەند گرنگە ئێمە دڵ ڕابگرین، یعنی مسلمان پێویستی بە دڵ ڕاگرتنە، پێویستی وەکو جەنابە باسە کرد کە دراوسەیەکی باش بی، پێویستی بۆیە کە کەسەکە ئەمین بێ کە تۆ معامەلی لەگەڵاکەی. چۆن ئەم ئەخلاقانە ینی عیبادات مانگەێنێ بەم ئەخلاقە بەرزانە. دیارە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ئوسوەیە، پێشەنگە. لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە. بۆ کێ؟ لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا، بۆ کەسانێک کە ئەمە صیفەتیان بێ، یعنی خۆی حازرەکە بۆ گەیشتنەوە حزور، خۆی ئامادە ئەکا بۆ گەڕانەوە بۆ لای خوا، يرجو الله و ئیمانی هەیە بۆ ڕۆژی قیامەتە، و زۆر خوای لەبیرە، زۆر ناوی خوا ئەهێنێ، زۆر هەمیشە ینی دڵی ئەو عەرشی خوایە، بەو معنایە هەمیشە وەک پرسیاریان کردووە مەکانەتی من لای خوا چەنە، فەرمێتی مەکانەتی خوا لای تۆ چەندە، ئەوەش مەکانەتی تۆ دیاری ئەکا لە لای خوای گەورە. کەواتە بەڕاستی ئەم دڵڕاگرتنی خەڵکە یان ئەم ئەخلاق بەرزیە بەچی دەسەکەوێ لە پێغەمبەری ئازیزەوە عەلەیهی الصلاة والسلام، چونکە پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ لەسەروی ڕەوشتە بەرزەکانەوەیە، وئینەکە لەعەلا خلق عظیم، یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەوشت بەرز نییە، پێغەمبەر لە ترۆپکی ڕەوشت بەرزەکە بەرزیدایە، نەک لە ترۆپکی ڕەوشت بەرزەکاندایە، لە ترۆپکی ڕەوشت بەرزیدایە. کەواتە ڕەوشت بەرزی خۆی مجەسەمەیەکە، ئەم مجەسەمە لووتکەی هەیە، پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لووتکەی هەیە، ئەو لە لووتکەکایە. ئەگەر کەسێ ڕازگۆ بێ ئەوە لەوێەوە تۆزێ لە ڕازگۆیی لە جۆگەلەیەکە داباریوە ئەم شتێکی لێگرتووە. ئەگەر کەسێ وەفادارە ئەوە لە پێغەمبەری خواوە درودی خوای لەسەر بێ بەشێکی بەرکەوتووە. ئەگەر کەسێ نازانم لەگەڵ دراوسێ دڵنەرم بێ، کەسێ دڵی کەسێ ڕابگرێ ئاوایە. کەواتە کە سەرنجی ئەم بابەتە دێن بە تایبەتی ئەم ئاەتە پیرۆزە بەو هەموو جەختانەوە کە تایەتی وئینەکە، ئەمە ئینە ئەوە زەمیری يعني وەکو جملەیەکی ئیسمی حسابەکرێ، ئەوە لە عەلا لامەکە بۆ تەئکید دووبارە، اینجا لە عەلا خولوق عەظیم پێش خولوق عەظیم عەلا کەوتووە، یعنی ئەمە هەمووی دەلیلن لەسەر ئەمە کە پێغەمبەری خوا دڵنیا ببێ کە ئەو لە ترۆپکی ئەخلاق بەرزیدایە. دەی پێغەمبەری خوا ببینە عەلەیهی الصلاة والسلام چۆن هەڵی ڕاست کردوێتەوە، هەر فەرمێ ما بال أقوام يفعلون كذا وكذا، نەیفەرمووە تۆ ئاوا و ئاوای،
هەر فەرموویەتی بۆ چونکە بەڕاستی ڕاگررتنی هەستەکان بابەتێکی زۆر گرنگە. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بە فێرمانەکە ئەگەر سێ کەس بووین دوانمان بەیەکەوە چپە نەکەین قسەکانی خۆمان بەنێهێنی بڵین بۆ ئەوەی نەوەک ئەوی ترمان ئازارێک لە دڵیا دروست ببێ. پێغەمبەری خوا فێرمانەکە عەلەیهی سڵات وەسەلام ئەگەر خەریکە یەکێک گونەهبار ئەبێ بە ئێمە بۆی تەوزیح بدەین بۆی گونەهبار نەبێ ئینەها سەفیە، ئەمە سەفیەیە. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ نییە لە ئیعتیکافایە خاتوو سەفیەی خێزانی تەشریفی هاتووە، ئێستا ئەگەڕێتەوە تا دەرگای مزگەوت تەشریفی لەگەڵیا دوو سەحابی لەوێوە ڕەتەبن عەلا ڕیسلیکوما لەسەر خۆ بن لەسەر خۆ بن، ئەمە سەفیەیە. ئەزانن یا پێغەمبەری خوایە سبحان الله. ئێمە فەرمی بەڵێ ئەوە شەیطان بە شادەماری خوێنەکانتان هاتو چۆکە هیچ نییە گومانێ لە دڵدەنا دروست بکە. یعنی چەند مهمە پێغەمبەری دڵسۆز عەلەیهی سڵات وەسەلام چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە ئەکا. کەواتە بەڕاستی بابەتی خەمی خەڵک خواردن ترۆپک و لوبی عیبادەتە. تۆ سەیری قورئانی پیرۆزکە، فەلسەفەی دابەزینی قورئان چییە؟ بسم الله الرحمن الرحيم ألف لام را كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور. قرآن بو أمدا بزي وبوي خلقي رزقاري كي يعني بو خلق بجي لبناوي خلقها بجي رزقاري كبرشاي ورون كروا نوري بدري لعقيدي خراب لأخلاقي خراب لجياني خراب لخزاني خراب لشي برو نور بي هنا ظلمات زورن بلام نور يقداني من الظلمات إلى النور كنور قرآن وإسلامه. تەنانەت ئێمە کە سەرنج ئەدەین ینی عیبادەتەکان وەکو مامۆستا فەرمووی هەمووی لە پێناوی ئەوایە. ئەگەر نوێژ بێ بۆ ئەوەی ڕێگریمان لە خراپە لێ بکە خراپە لەگەڵ خەڵک، ئەگەر ڕۆژووە بۆ ئەوەی لەعەلەکم تەتەقون لەخوا بترسین خراپە نەکەین بەرامبەر بە خەڵکی، ئەگەر زەکاتە ئەوە لە دەوڵەمەندەکانەوە بۆ خەڵکە فەقیرەکە ئەهێنرێ، ئەوە ئەگەر حەجە ليشهدوا منافع لهم. يعني کەواتە بەڕاستی هەموو دروشمەکان بۆ ئەمەیە. تەنانەت جیهاد وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين. يعني لبناوي خوال لبناوي مستضعفين لبناوي خلقي تشوساو بندستو جير دستو استملكراوا أبي إسلام هول بدا جهاد بكا. كاتب راستي إما ليرة وتيجين أجر بما نبي لتروب كي دينداري تيبجين لعبادتي حقيقي تيبجين أويا كبزانين ميداني عبادة بريتيا لشي بريتيا لجورباني كايكاني جيان وخو ئامادەکردن بریتیە لە مزگەوت و عیبادەت و نوێش. تۆ سەرنجی نوێش بدە، نوێش نافەرمێ ئەدای نوێش بکە، ئەفەرمێ ئیقامەی نوێش بکە. بۆ چونکە لەوێ نوێش لە ناو مزگەوتا تۆ ئەنجامی ئەدەی بۆ ئیقامەیەکە ئیشێک و پێی هەیە. ئەدای نوێژ ئەو کاتێ لەو کاتا ئەیکەی تا سەلام ئەدەیتەوە، بەس ئیقامەی نوێش کە داواکاری نوێژە لە دەرەوەی نوێژە. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. لبر أوي برهمي نويش نية إنسان غافل لداخوازي كاني نويش ها وأوانش كمرائي وروبا ما يكرو أوانا برياي إيشكن وأواني كالرقري أكن ليرمتي داني خلقي همو أمانة بجوي نويش يان كردوا نويش أمري هي أوانية يعني الصلاتك تأمرك ها نافرمي أري أو نويج كانت أمر بيك إما وازل خوا كان من بهنين نويج أمري هي نويج نهي هي داخوازي هي لإما إقامة نويج بريتية لبجيهناني داوا كاريكاني نويج لكردنكان ونكردنكان وأداي نويج بريتية لنويج كي باكو بوخت بشروطه بأركانه وكلنا مزجود يا لماله وبركو بيكرو بقبلته سلام دانا وإيش ما مصا مجلسی مامۆسایانی ئاینی بەدوور نییە لە قسەی خۆشی شەرعی و لە زەردەخە نەخستن سەردەمی ئەوەی لە مەجلیسەکانی مامۆستا شێخواتی هوایە جەنابەت باست کردوتە کە سێ کەس بن دوانیان چپە نەکەن بۆی سێهەم گومانێ بەرێ ئەمە هەر بۆ خۆشی ئەگەر سێ کەس بوون دوانیان زاراوەی هەورامی بەکاربێنن نابێ لەگەڵ سۆرانەکە ئەو دوانە بە هەورامی قسەکەن بۆی کە ئەو گومان نەبە باسی چێکەن وانە ئەمە بۆ بادینیشە ڕاستە مامۆستا حقیقەتێکە ئەوە چپە بە معنای ئەوەیە بێبەشکردنی سێیەمە لە تێگەیشتن ڕاستە چ بە نزمکردنەوەی دەنگ چ بە گۆڕینی زمان ئاخافتن کەواتە بەڕاستی ئەگەر سێ کەس بن دوانیان لەهجەیەکی تایبەتیان ببێ پێکەوە قسە بکەن ئەوی تریان بێبەش کردووە هیچ دوور نییە ئازارێک شتێک لە دڵیا دروست ببێ لەبەرەوە فعلەن شتێکی زۆر سێرما مۆستا دانا پیاوێک
گەڕایەوە وتی ئێمە لە دەرەوەین لە بەریتانیا وتی لە کارگەیەکە ئیشمانە کرد دوانمان بەیەکەوە بووین کورد بووین وتی سێمێک لەگەڵمانە بوو هەر کاتێ ئەو لێمان نزیکە بووەوە ئەمان کردەوە بە زمانی ئینگلیزی قسەمانە کرد ئیتر کە ئەو ئەڕۆیش ئێمە بە زمانی کوردی خۆمان گفتوگۆمانە کرد وتی ڕۆژێکیان بوو بە پرسیار لای وتی ئەو بۆچی ئێوە من هاتم ئەیکەن بە ئینگلیزی وتم وەڵا ئێمە دینەکەمان ئەمری پێکردوین نابێت دوو کەسمان چپە بکەین بە یەکەوە کە سێمەکەمان تێنەگا وتی دەی پرسیاری کرد و دینەکەتان چی وتی سبحان الله هەر بەوە مسلمان بوو وتی هەر بەمە ئیمانی هێنا مسلمان بوو ئێستا نوێژەکە دینداریەکە وتی ئەمە دینە چەند مڕعاتی دڵی خەڵکیەکە کە ئێوە قسەی خۆتانە نەوەک بە ئەگەرێکی دوور نەوەک شتێ بچێتە دڵی سێمەکەوە ئازار بچێژێ ئیسلام ڕێگە بەوە نادا ئازاری ئەوە بدەیت اینجا دوای باسمان کرد کوڕشتی ورتر هەیە کە ئێمە چوین بۆ جەماعەتی نوێژە بە پیاز نەخۆین بە سیر گەوهەری تر هەیە ئازاری دڵی خەڵک نەدەین هەر لەوێەوە ئەم ئیسلامە ڕامانەهێنێ هەتا ئەگاتە دراوسێتێکی باش مامەڵەیەکی جوان هاوڕێتێکی جوان ئیتر بەڕاستی ئەمانە کە لە ڕێی عەقڵکاری و بە کاریگەری کەوتنە ژێر کاریگەری ئەخلاقەوە مسلمانە بن بە تامەزرویەکی ترەوە سەیری ئەم دینەی ئێمە بابەتە زۆر خۆڵە بەڕاستی زۆر گرنگ لە سەردەمی خلافەتی ئیسلامیشە کاتێک کە مسلمانان لە ئەو پڕی ئیزدیهار و حەزارەت و شارستانێتا بوون ینی ئەم دەڕاگرتن و ئەم ڕێعایەتی یەکترکردن زۆر گرنگ بوو تەنانەت لە وەقفی ئیسلامیە بەشێک هەبووە کە ئەگەر ماڵێک کەسێک کە چوە بۆ شاییەک بۆ خۆشیەک ئەگەر ئاڵتونی نەبوو بێچووە لە وەقف ئاڵتونەکەی بردۆیاوێتی لە خۆی ئافرەتە بۆی کەمتر نێنێ لەو خەڵکی کە لەوێ ئەگەر کەسێک شاگرد بووە قاپێکی شکاندووە پیاڵەیەکی بۆی بژێرراوە ئەم ڕێعایەتە ماوەسە لە وەقفی ئیسلامیە زۆر فراوانە ینی ئەم فراوانیە ینی لەم ئیستینباطی ئەم حکومە جوانانە لە چیوە کراوە غیرەوەی کە شریعەت ڕێعایەتی دڵەکانەکە تا مؤەلەفە قولوب بەڕاستی زۆر دەورێکی گەورە ببینێ لە ناو ئومەتی ئیسلامیە ئەوە خەڵکی لەسەر دەستی مسلمان ببێت فعلەن بەڕاستی تۆ سەرنج بدە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ مناڵێک ئەبینێ کچۆڵەیەکە لە مەدینە ئەگری لەو دووکان و بازار و ئەمانە ئەفەرمێ خێرە ڕۆڵە ئەڵێ وەڵڵاهی من ناردوومیان کارگوزاری ماڵی فلانە کەسم 2 دینارم پێ بووە ئارد بکڕم ێستا 2 دینارەکەم لێون بووە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی تەشریفی مبارەکی ئەچێ بای 2 دینار ئاردیان بۆ ئەکڕێ و بە کچەکەی ئەدا کچەکە هەر گریانی ژیر نابێتەوە هەر ئەگری پرسیاری لێکە ئەڵێ بەخوا دوا کەوتۆم هەر لێم ئەدەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لەگەڵ ئەم مناڵە تەشریفی ئەچێ بۆ ماڵی فلانە کەس کە ئەوان ئەزان و وەڵا پێغەمبەری خوا تەشریفی بەرەو ئێرەیەت عليه الصلاة والسلام شپرزە ئەبن خاوەن ماڵیەتە دەرەوە ئەڵێن ئەی پێغەمبەری خوا شتێ ڕوویاوە تۆ بفەرموایە بە ئێمە بەهاتی نایە خزمەتی تۆ فەرمینە وەڵا هەر هاتووەم تکاکەم شەفاعەت دەکەم بۆ ئەم مناڵە دواکەوتنەکەی هۆکارێکی هەبوو بەڵکو لێی نەدەن و سەرکۆنەی نەکەن ئیتر ئەڵێ خاوەن ماڵ زۆر بەخۆیان چوویەوە عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا ئەگەر من هەر بە تەواوی ئازادی کەم ئەم کۆی لێیە خوا لێم خۆشە بێ فەرمووی جاچی لەوە باشترە ئەفەرمێ هەر لەوێ بەهۆی ئەو ئەخلاقە بەرزەی پێغەمبەری ئازیزەوە عەلەیهی سڵات وەسەلام بە تەواوی ئازادی بە چنگ کەوت و ڕزگاری بوو لە کۆیلایەتی ئەم بابەتانە نمونەیان ئێجگار زۆرە لە مەجلیسێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی پرسیاری مایەپوچی کەسەکە ئەفەرمێ من المفلس ئەتەدرونە من المفلس عەرزەکەن وەڵا لەناو ئێمە ئەو کەسەیە لا دینارە له ولا درهم عەرزەکە نا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ المسلم من أمتي من يأتي يوم القيامة بصلاة وزكاة وصدقة ها كستيكا نواجي باش بوا لروجي قيامتا نواجكاني ورقراون روجوكاني ورقراون زكاتكي بإخلاص وبو همي ورقراوة بلام ويأتي شتم هذا وضرب هذا وسفك دم هذا وأكل مال هذا بلام أمكس النقبتا بو خلق خراب بوا بو خلق خراب بوا لخلقي ياوە جاریوا بۆ ماڵی خەڵکی داگیر کردووە چی بووە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەم ئینسانە هەموو ئەو چاکانەی کە نووسراون وەرگیراون ئەدرێ بە صاحب حەقەکان دوای ئەوە هیچی نامێنێ ئیفلاسی کرد مایە پوچ دەرچوو اینجا صاحب حەقی تریان
ئەو ئەڵێ هیچم نەماوەڵێ ئەوەی تیانە بێ کۆڵە گوناهی خۆمانی بە کۆڵا بدەین بەشی ئەو حەقا گوناهی ئەوان لە کۆڵ ئەنێ ثم طرح في النار فڕێ ئەدرێتە ناو ئەگرەوە لەمە مایە پوچتر هەیە دەیەمە بەچی بوو بمایە پوچ ها بەچی ئیفلاسی کرد لە ڕووی زیان و زەرەرەکانەوە بوو بۆ ئەو خەڵکە ئەو نیە باسی ئەو ئافرەتە ئەکرێ ئینەها صەوامە قەوامە إلا ئەنەها تؤذی جیرانەها بلیسانیها زۆر ڕۆژووی سنەتی هەیە زۆر شەو نوێژی هەیە بەڵام ئازاری دراوسەکانی ئەکا بە زمانی لا خەیرە فیها ئەفەرمێ هي من ئەهلی النار هیچ باش نییە ئەو نوێژەی ئەو ڕۆژووی فریای ناکەوێت بە دۆزەخەچێ دەستخۆش مامۆستاجیان ینی کات لەو زیاتر دەرفەتمان نایە من یەک پرسیارەکەم بە کورتی و لە ئەوە دقەیەک دەقەونیەکە وەڵامان بێتەوە سوپاس دەکەم کەواتە تێگەیشتین ئەوەی لە دوای ئامن و عەمیل و ساڵحات دێت عەمەلی ساڵح بەس بریتی نییە لە نوێژ و لە ڕۆژ و لە زەکات و لەم بابەتانە کە ئەوانە فەرمووتان ئەوانە شعائرن عەمەلی ساڵح بابەتگەلێکی دیکەیە کە ئینسانی موسڵمان لە ناو کۆمەڵگایە لەگەڵ چواردەورەکەیە لەگەڵ ژن و ماڵ و مناڵ و خێزان و فەرمانگە و بازار و ئەمانەیە پیادەیەکە دروستم تێگەیشتە؟ ئەو تێگەیشتنە لە ئاوێنەی فرموودەکانی پێغەمبەری شیرینەوە عەلەیهی سڵات وەسەلام کە جارێک تەرمێک ڕادەبورێ خەڵک بە چاک باسیەکە فەرمێ بۆی نووسرا جارێکی تر تەرمێکی تر بە خەڵک بە خراپ باسیەکە کەسێکی خراپە فەرمێ بۆی نووسرا پرسیارەکەن ئەبوو بەکر لەوەیە پرسیارەکەن ئەمە چۆن بوو فەرموود وەجەبەت فرمي يا أبا بكر إن لله تعالى ملائكة في الأرض تنطق على ألسنة بني آدم بما في المرء من الخير والشر كومل فريشتي خوا لسر زويان لسر زماني خلقي دينغو خلقي مسلمان بكسك بلين باشا لي رازيبن ناوي لليستي چاكا كان أنوسري بكسك بلين خرابة ناوي لليستي خرابة كان أنوسري كواتا واتا دروستك أويا من باشم يا خرابم إيوا أزانن من کەسێکم بەهشتێکم ئەبێ ئێوە ئەزانن بۆ چونکە مادام کەسێکم ئیخلاس و دینداریەکەم وای لێ کردووم بۆ دەوروبەرم باشم دەستگرۆیی زۆرتر ئەەکەم کەمتر زیانم هەیە کەسێکی دەستپاکم ئەمینم معنای ئەوەیە من ئیتر مەلائیکەکان بە چاکە ئەمنووسن کەواتە إلا الذين آمنوا وعملوا الصالحات عملوا الصالحات ئەمەیە أو يتر عبادات الصالحات أميان عملوا الصالحات يعني عملي صالح لوش ثانية كبراستي لقيامتها والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا بو أهلكي كاتب راستي بهمو مانا وتيقين كعبادتي راستقين أويا كمروفيكي باش بين كزمان من باش به كالسكوت من باش به كتشاو من باش به كدرون من باش به ئیتر مرۆڤێکین بەڕاستی پەسەندی لای خوای دەست چاو خۆش بێ مامۆستای بەڕێز حەزمانەکە زیاتر لە خزمەت قسە جوانەکە ئینجا ناتەبین یەک تۆس ئەمڕۆ کاتی قورئان خوێنەکەمان خوارد مامۆستا شێخ فاتح لە ناوبڕان نەها ینی جارێکە قورئان ختام و هەمیسک لەم تەوەرەیە ئین بە کاکە ئەرکان هەندێک قورئانی ترمان بۆ خوێنی دەست و چاوت خۆش بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون إنا جعلنا في أعناقهم أغلالا فهي إلى الأذقان فهم مقمحون وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون وسواء
عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون إنما تنذر من اتبع الذكر وخشي الرحمن بالغيب فبشره بمغفرة وأجر كريم إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين صدق الله العظيم. إخوة جورا پاداش باتو. جزاك خير باتو يا أخو. زور سپاس مامۆستای بەڕێز دکتۆر ئەیوب زەڵمی مامۆستایانی سپاس بووی کە تۆش لەم تەورەیە لەگەڵمان بووی. سپاس دەکەین ماندوومان کردی. سپاس دەکەین. بەڵێ خۆشەویستان سیگەوهەر بەردەوامە بێت چونکە چینە لای شێفەکەمان دوایی دوعاکانی جەنابی مامۆستا شێخ فاتیحیش ماوە بەڵام ئێستا چینە لای ڕکلامی بازرگانی و دواتر ئەگەڕێینەوە. دووبارە سڵاوی خواتان لەبێت بینەرە ئازیز و بیسەرە خۆشەویستەکانی پرۆگرامی سیگەوهەر وردە وردە لە کۆتایی پرۆگرام نزیک بووینەتەوە و دەقە بە دەقەش هەنگاو هەڵێنین مامۆستا شێخ فاتیح بەرەو ئەوەی کە ئینشەڵڵا تر ئەمڕۆژ ئیفتار بکەینەوە بە سەلامەت و خۆی پەروەردگار ڕۆژی ئەمڕۆمان قبوڵ کە دووبارە سڵاو لێبێ کاک شێف نەریمان. ئەگەر بیرمان بخەیتەوە ئەمڕۆ چی و چی بۆ حازر کردبووین؟ ئەمڕۆت مانسوبێکی گێزەر و پیازە بەس گوێزەر و پیاز و چیکە؟ لەگەڵ کرێم تەق و معدەنووسان. بەڵێ ئەگەر مەجاڵمە ئیتر ئەمە نەهینی تایە نە سنگی مریشکی تیا مامۆستا شێخ فاتیح نە شۆفانی تایە ئەوانی تیان نیە زۆر باش. خواردنە سەرەکی کەشمان با بڵێن برنجەکەی وانە؟ برنجەکەی و ئەو ماشەیە. باڵە باڵە برنجی دۆلفینسیە بە قیمە لێمان ناوە بە قیمە. بەڵێ ئەمە ماشیەوە ڕەنگی سوور. ئەمە ماشیە بەڵێ بەڵام ئێمە ماشیمان کردەوە چۆن چۆنی ماشیەکەمان کردەوە بە شێوازی کوردیمانێنە کوردانیوتی باشە. کاک شێف نەریمان جاکاکە من شێف و شێخ و شێخ مەحشی وەڵا هەوڵ تێکەڵاو ئەم هەمووشینە تێکەڵاوتە فەرقی ئەمە چییە لەگەڵ شێخ مەحشیە؟ لەگەڵ شێخ مەحشیە باش شێخ مەحشی تۆ باینجانەکە هەڵەکۆڵی وایە ئەجا قیمەت من هەڵم نەکۆڵێ باینجانەکە قاشقاشی درێژ سوورم کردوێتەوە اینجا بە شێوازی خڕی سوورم ئینم کردووە قیمەکەم تێ کردوەوەی وەکو بەرمیلدا وەکو بەرمیل لەسا بۆ نمونە ئەوە کردووە کردومەتە ئەم خاپەوە باینجانەکان کە سوورم کردووە قاشقاشی ئەوە کردومەتەمە ینی دوودانم دانا ئەوەی خیمەکەم تێ کردو اینجا چیم کردووە سەری ناوەتەوە کردومەتە ئاوێ ئەچکە شێوازێکی تریژیە کاک شێخ بڵین باینجانەکە کە سووریەکەنەوە شێف نەریمان دایانێن بە درێژی بە درێژی بڵین قیمە شتەکەی تێکەن و ئەنجا ئاوە زۆریەکەن و دیسانەوەکو بەرمیل دایانێن. ئەم شێوازە بە پەنیر کردومانە پەنیری مۆزەرە لای ئەمە بۆ شێوازش ڕازانەوە ئەمە جگەل لە باینجان و قیمە و پەنیر و ئەم تەماتە چیکی تایە؟ پەتاتەشی تایە و پیازیشی تایە لەگەڵ داوا دەرمانەوە بۆ بەکارهێناوە بەڵێ کەبابەمان بەکارهێناوە ژیراوێکی خۆم گرتوێتەوە وەکو گەزی گۆشت بەکارم هێناوە بۆی ئەکتێم کردو لەگەڵ برنجەکەش دانەردانەر دەرچوو بەڵێ بە تەکید ئەبێ وابێت مامە شێخ چکەکە برنج پێکەوە نووسا ئەڵەن باش نیوە نیە هینی زۆرە چی پێڵەن نیشانسی زۆرە بەسەمە دۆلفینسیش نیشانسی زۆر کەمە و چیوای نییە. کاک شێخ تۆ دیقەتی کاک شێف نەریمانە داوە هەموو ڕۆژێک لەم دیزاینانەیە ئەبێ شتێک پەرپەڕ بکە ئەبێ شتێک لەم ڕۆژانە پەرداخێکی دانابوو ئەوە چیەوە لێ باینجان لە ناو خەیارە موتوربەی کردو باینجان لە ناو خەیارە موتور بەکەوە ئەمان گوێزەرەوە یا بیبەری ئەلوانە ئەو بیبەری ئەلوان لە ناو ئەوەی تریان گێزەرە گوێزەر لە ناو هینا لە ناو ئەوەش بیبەری ئەلوانە کامە ئەو گوڵەکە بەڵە ناگوڵەکە تەماتێ شێف نەریمان تو ئەم شتانە بۆ خێزانە دروستەکەی لە ماڵەوە والله بڵێن نعنی ناپڕژی ئەگەر ڕێسا ڕەمەزان لێرم بەس کاکدانە ڕۆژێک
ئەگە بیرمان نەچێت ڕۆژێ ئەو تەماتۆبی بەروشتە چۆن ئاوای لەکەیت کامێرەکەی لەسەر بێت بۆی خەڵک بزانێت چۆن فێری ئەوە بێ برێ دەرهێنەر لەو کاتەیە کە ئەم خەریکی مشتانێ ئاگای لەبێ لەو کاتەیە زومی بیگرێت سەروانە بە کامێرەمانەکە بڵ بڵادی زوم سڕە بڵاوەکەیتەوە باش یەک پرسیار هەموو جارێک ئەمە ئەوەی کە ئاوایەکەی بە یەک جار بۆ دروستە بێت چەند جارێک لەواش سەقەت بێ بەدەستەوە سا من دانێکم ئەگەر بیرەوێ لەو خەری بودانێک و زۆرم بڕی زۆرم بڕی خراقی خیارەکە دەرنەچوو کاک شێخ لەسەر ئەم مێزە شتێک گۆڕانکاری بەسەر هاتوو بزانین چییە؟ شەربەتەکەیە مۆزەکە نەماوە هاوتی گۆڕم شەربەتی مۆزەکەی کە خۆی مۆز زەردە و لێرە سەوزە نەماوە شکۆر دەست و چاوت خۆش بەڕاستی ئەم برانی پشتی کامێرە و ستاف هەموو ئەوانی کە لە بەدرێژای هەفتە لەگەڵانین بەعام لە خواردنەکانی جەنابەت ڕازین و خواردنەکانی جەنابەت خۆشن بەتامن خاصن ئەم مەسەلەی ڕازانەوە کاک شێخ خواردن چەندێک ناوەکەی و تێر خواردن و سوودەکەی مهمە سەرەتا دیزاینەکەی مهمە ئەوە سەرنجە ڕاکێشە ئاەتۆبی خۆیان نا ئەگەر شێوازەکەی بەدڵ نەبووی خسەر نفسە لێ تۆرە نایخۆ دوسێ ڕۆژیشە تۆزە پشتماشی ئەساغم بڕاستی وڵا ئاگام لێ حەزم نەکە باسیەکەم ئاگام لێ ئاوە دەسەگری بێرە و ئاوا نەشتم زۆرێشە دو ڕۆژێت بۆیە ئای بۆ شێوازی ناجوانتیش ڕێی ڕازنینەوە زۆریمان بەڕێ کردو و کەمیمان ماوە ئیشەڵا ئەم چەند ڕۆژەی ماوەمانە بەساق و سەلامەتی لەگەڵ ئێمە و بینەرە عەزیز و خۆشەویستەکانمانە مێنیتەوە کاک شێخ تۆ پرسیار دێ لەسەر زەڵاتەکە زۆر جوانە ینی قەت بەکاردانا هەر ڕۆژەی شێوازە بەکارن دیکۆرێک بەکارێنێت ینی دیزاینێ بەکارێنێ باشتر بێڵین ینی بۆ زەڵاتەکان بۆ هەمووی زۆر جوانە دەستەکانە خۆش بێ هەموو شێفی ئاوازانێ ئەو دیزاین وشتانەیە هەر وڵی بڵێ من ناڵم منەیزانم شێفێ لەولاچێ لە من باشتر بێت لە من باشتر ڕازبی ڕازێنێتەوە باقل منکو خۆم بینی بێتم لە کوردستان نەبینیەوە بۆ شێوازە ئەوە بەغیر مباشر ئەڵم من لە هەمووی باشتانە یعنی لە عێراقیشە من عێراق نە هەر بەجددی بەم شێوازە ڕازانەوەی نەکردو نەبینیەوە تازە خۆی ڕاستە خۆی هین زیاتر شێفەر خواردنەکە هینەکات هەر خواردنەکە تەقدیم بەس بەم شێوازە ڕازانەوە ناکات کاک شێخ ئێمە فەرمودێکی شیرینی پێغەمبەرمانەیە صلی الله علیه و سلم فەرمێ باشترینتان ئەوانن کە بۆ چێتان باشە بۆ خێزانتان وانە خۆی بێ باشترین شێفیش ئەوانە بن کە بۆ خێزان و ماڵم ناڵیان ئاواشت لێ بنێن و بیڕازنەوە هیوادارم خێزانی تاوان دڵنیام ئێواران سێری لەبەر ئێمەش نەبێ سەیری شێفەکەوانە لەبەر سی پامەکە هیوادارم زەختی لێ بکات لە ماڵەوەش ئەم جۆرە خواردنانە و دیزاین و تەرتیباتە بکات نەکرد بۆ ئێمە وەسە شاشە باش کاک شێخەوە زانتر وردە دەکاتیەوە هاتووە جەنابەت بڕۆی بۆ زۆنی دوعا و منیش لە زۆنی لای شێف لای خواردنەکان بمێنەوە باش ڕازاناوین بێکمانە خۆ دەدەین نایخوین تاوان مادیەیت و منشم بۆ سفری معنەوی تۆ ئیشەڵا لەوێ دوعایەکیش بۆ ئێمە کە منیش لێرە ئاگام لە حەسەکەی جەنابەت ساغ بێ و دەستان خۆش بتەوانێمە سوپاسی شێف نەریمانەکەی بەڕاستی بەشێکی باشی بەرنامەکەی ئێمە ڕاست ئەم بابەتەی شێف نەریمانەکە خوشکان و ئافرەتان لە ماڵەکانە زۆر پێویستیان پێێتی وە کاک دانا و ئەم برا ئاز و خۆشەویستانەی پشتی کامێرا و دەرهێنەرەکان و هەموو ئامادەکارانی ئەم بەرنمەیە لە خوارە و لەسەرەوەکە بەڕاستی ستاوێکی زۆر گەورە خەریکی بەرنمەیەتە سازێتە ئێواران وە شەویش بە هەمان شێوەکە کۆمەڵی خوشکبرا کە کاری تیا وازم تۆ لە سیگەوهری شەوانە نیت نەخر نیت ڕاست ناوەڵا ئێمە دەمە ئێوارەی ئێستا خۆش بێخوا بینەرانی عزیز و خۆشەویست سیگەوهەر ئیتر وردە وردە بە پایانەگا و بەرەو ئەوە ڕوین ئێمە من و شێف نەریمان ماڵاوایی لە ئێوە بکەین ئەمێنێتەوە مامۆسای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا شێخ فاتیح بە دوعاکانی دڵەکانمان ئارامەکاتەوە و ئێمەش هەمومان بە دڵ ئامین بکەین بۆی کە ئیشەڵڵا دوعاکانی جەنابی مامۆستا گیرا بێ بۆ حەزەکەم کاکدانا دوعاکانم کەم بە دوو بە شۆمڕۆ بەشێکیان لێرا دوعا بکەین لەسەر ئەم نیعمەتانە کە خۆیەوێتی پێمە باش دوایش بەشی دووەمی دوعاکان بشمارێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين
اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. يا ربي خواهی كان طواوي أم نعمتاني كلبردست مانايا، طواوي أو سفر وخواناني كلمالكان آمادا كريت، طواوي أو نعمتاني كبيد بخشيوين لم ولا تشيرينيا. يا ربي خواهی كان لئن شكرتم لأزيدنكم، شكري توكين لسرهمو أم نعمتاني يا رب. يا ربي خواهی ولاتانك وكو غزة وفلسطين يستا برسيانا بعمدي برسيا كرين دي سواز بوتو يا رب العالمين كأو بسري ما نهاتو خواهي أوان رزقار بكا ولاتانك بديان بقرة بزياتر لوصالانك دور ودريش قاتو قريان هيا وكو جنوب أفريقيا وكو أفريقيا بقشتي وكو بشيق لو ولاتاني كبرسين أو ولاتاني كبارانيان زور كمتيا باريت كنعمتكان اللي يقرتون تواب بلام سواس بوتو يا رب العالمين نعمتي باران بيتا بسرمانا أباريتو ولاتكي شين وصوز جوان كردوين سواس بو همو نعمتا كانت. يا ربي خواهي جان ولاتانك لم سر أرزيا قنميان زور بكميدة سكويت بلام ولاتي يما يستا تواوي كردستان كمان شين بوا وقن مجويكي زور مان هيا سواس بو همو نعمتت سواس لسر أم نعمتانت يا رب العالمين. الحمد لله الحمد لله الحمد لله. شكري خوامان بيرنشي لطواوي أم نعمتاني كبي بخشيوين لهوايشي باك لزويكي باك لكردستانيكي صوز ورنجين لخواردنو خواردنويكي زور بيشمار لآوي شيرين كبشكي زور لسرزوي بيبش لآوي شيرين أو نعمتت بيما بخشيوة. الحمد لله رب العالمين. جزاك الله فرما مسجان. بسم الله الرحمن الرحيم. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. يا ربي خواهي كان دلمان لسر إيمان وإسلامتي وعبادتها مزراوك. يا ربي خواهي لو كسان بين كذكري زوريان هي وعبادتي زوريان هي لا توش مقبول وقبول كرا وكان يا رب. إله العالمين بمان كبخوش ويستاني خود لزمري محباني تويا بين يا رب لدر كرا وكان نبين لو أنا نبين كلمرحمة سوز مهرباني تو در كراون يا رب لسرفراز ومخلص كان بين إيمان من سلامتك عفو منك وورد أقين درقاي شواب بيروزكاني قدرو روج بقيمتكان عتق من النار يا رب قردنا كان من آزادك لا أقري دوزخ سرفراز منك بمانك بعبدي صالحي خود صلاحته باكيتي و دل باكي و نيت قوري من بي ببخشا نيتكان من قوربك وقدرختي طوبى يا رب العالمين. إيمان من بالا بك يا رب العالمين تا أسمان كان بروات يا ربي. توفيقاتي خوت من لما برو هداية من زياتر بدا يا رب. خۆمان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و براکان من لە ژێر عەرشی مەزنی خۆتا بپارێزە لە ڕۆژی حەشرا ئەگەر لە درێژەی حەشرا لە مەیدانی حەشر ماینەوە لە بەرزەخا فریامان کەوە و تەنیا نەبین یا ڕەب فرامۆشکراوەکان نەبین ئەهلی عەزاب و ناڕەحەتی نەبین یا ڕەبی خوایە تەنهایی ناو گۆڕ و بەرزەخمان بأنسة قرآن بفريشتي مرحمتي خوت بعبد صالح كاني خوت قربالغ كلا دور من يا رب بمان قينا ببهشت ورزامندي خوت يا رب أو رجاني كبريكرين بو ميدان حشر يا رب لو تاريكايي كبريكرين وبتنها كبين الريفريا من كوا
إله العالمين لو روجيا بكس نبين يا ربي خوايا لو روجيا ورشي بربارقاي تو نبين يا ربي خوايا كرد وكان من توزعنا ببسر مخلوقات كان تاو إما مفلس نبين هداية من زياتر بدو عملي صالح من بيه ببخشا زمان ودل ودرون وداوين وهست ونست من باك را بقرتا قرينا وبلايتو إيمانك ساغمان بيه ببخشا توفيقاتي خوتمان لي مبرا لخومان ودايكو باوكو خشكو براكان من خوشبا لمنالكان من لخزان ودورو بركان من خوشبا همومان ببينا عبدي صالحي خوت يا رب يا ربي خوايجان بباكي بقرينا وبلايتو بساغي بقرينا وبلايتو بإخلاص وتوفيقاتي خود بقرينا وبلايتو إخلاص من بيه ببخشا يا ربي خواي إخلاص من بيه ببخشا دامزراوي من بيه ببخشا يا ربي خواي جان لتبارينا ويا رب العالمين زور زورنا وخش كبراني داوي دعاي خيريان لما كردوا لمسلماناني تركن أبارينا ولتو استا داوين هي دعا كان من استا جيرابك دعاي سرجم خشك برا إيمان دار كان من استا قبول بك وريان بقرا دعا كان يان رد مكر ويا رب أوانيش يعني هاو سريتيان دروس نكردو بكسي باشو الشيابيان بقينا أواني قرزارا نبون يا رب العالمين كم رزقيان فراوان بك ورزقيان واسع بك يا رب يا رب إخوائي دلي سرجم خلقي كردستان من خوش ببي بالرزق روزي وبركتي خود إله العالمين شر آجاو ومصيبته بلاو نارحتي الرو لم ولاتو كردستان آزي زمان نكاتو طوابي مسلماناني سرزوي ببارزة طوابي خلقي ولاتان ببارزة يا رب هر وكو باراستوتا اگر بارزگاري ومحفوظيتي تو نبي بو لحظة ام سرزوي خوي ناقريت يا رب إخوائي هميشه بمرحمة مهرباني بمان بروانو بمرحمة مهرباني تو إله العالمين سير بكرين نكبين برخش مقين غضبي تو هرجيز أو هرجيز نلا دنيا ونلا قيامتا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار يا رب إخوائي جان طوابي أمراز خوشويستاني يمكن على عزيزي يا رب العالمين محفوظ يان كو لا همو بلا ومصيبتك ودوريان بقرو الرزق واسعيان بدو أم بخشش بردوام بلسر خير إن شاء الله سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.